ئازیزانم لە هەر شوێنێکم سڵاوی ئێمەتان لێبێت بەو هیواین کە بەیانی هەموو لایەکتان پڕ بێت لا خۆشی و کامەرانی خۆشحاڵینم بەیانێش پێتان شادەبینەوە بە کۆمەڵە بڕگە و بابەتینەوە بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوەنێ و سوود لا بڕگە و بابەتەکانمان وەربگرن کە بە یارمەتی هاوکاران بەمان ئامادەکردوون. کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێکدێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە ڕۆژی جیهانی بەرگری شارستانیەکەین وەک ئەزانی کە لە هەموو جیهاندا بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەیە و ئەو کارمەندانی لەم بەڕێوەبەرایەتیە ئیش دەکەن دڵسۆزانە و بە ئەزمون کار دەکەن و هەوڵ دەدەن کە بە زووترین کات بگەن ئەو ڕووداوە نەخوازراوانی کە ڕۆژانە ڕوودەدات. ئێمە ئەمڕۆ باس لە کار و پیشەکانی بەڕێوەبەرایەتیەکانەکەین لە هەمان کاتیشدا باس لەوە ئەکەین کە لە کاتی بوونی ڕووداوی نەخوازراودا ئەرکی ئەمان چییە و ئەو ڕێنمایانە چییە کە دەیدەنە هاوڵاتیان لە کاتی وەرزی سەرما و گەرمادا وەک ئەزانین لە ئێستاشدا ئیتر بەرەو بەهار دەڕۆین خەڵکی زیاتر ڕوو لە سەیرانگاکان ئەکەن. ئەمەوێت بزانم کە ئەمان ڕێنماییان چییە بۆ هاوڵاتیانی ڕوو لە سەیرانگاکانەکەن و لە کاتی بوونی هەر حاڵەتێکی نەخوازراودا و ئاگرکەوتنەوە لە سەیرانگاکان ئەمان چۆن ئامادەیان ئەبێت لەوێ لە هەمان کاتیشدا وەک ئەزانین لە وەرزی زستاندا سەرمایەکی زۆر هەبوو لە ئێستادا بەهۆی نەبوونی نەوتەوە هاوڵاتیان زیاتر سۆپای غاز بەکار ئەهێنن و کۆمەڵێک ڕێنمایی لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانیەوە بڵاو کرابووە لەسەر بەکارهێنانی ئەم جۆرە سۆپایانە و تا چەند پێویستە دایکان و باوکان ئاگاداری بەکارهێنانی ئەم سۆپایانە بن وە ئەو ئامێرە گەرمکراوانەی تریش کە بەکار ئەهێنرێت لە وەرزی زستاندا. ئەمە تەوەری یەکەممان دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. تەوەری دووەمان باس لە نەخۆشی کۆرۆنا و ناجێگیری دەروونەکەین. وەک ئەزانین کە ناجێگیری دەروون پەیوەندیەکی زۆری هەیە بە سەرجەم نەخۆشیەکان کە تووشی مرۆڤ ئەبێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە تا چەند ناجێگیری دەروونمان و ئەو هەواڵانەی کە بڵاو ئەکرێتەوە لە ڕێگەی تیڤیەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر ناجێگیری دەروونمان و تا چەند ئەبنە هۆکارێک بۆ توشبوونمان بەم نەخۆشیە. لە هەمان کاتیشدا ئەو کەسانی کە خوا نەخواستە ئەگەر ئەم نەخۆشییان هەبێت ناجێگیری دەروونیان تا چەند دووە ئەکات کە ئەم نەخۆشیە لەگەڵیانە بەردەوام بێت و ڕۆژ بە ڕۆژ بگاتە حاڵەتێکی خراپتر. و لە هەمان کاتیشدا باس لەوە ئەکەین چی بکەین بۆ ئەوەی کە ئەم هەواڵانەی کە بڵاو ئەکرێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تیڤیەکانەوە ڕۆژانە ئەبینێن ئێمە خۆمانیان لێ بە دوور بگرین بۆ ئەوەی کە نەبنە هۆکارێک ترسی زیاترمان لەسەر بنیشێ و ببێتە هۆکارێک بۆەوەی ناجێگیری دەروونمان دروست ببێت. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوەنە سوودی لێوەربگرن. ئێستاش پامنێرمان هونەر ڕەسوڵ راپۆرتێکی لەسەر کەسێکی شانۆکاری بە ئەزمموی ڕانیە بۆ ئامادە کردوین بابێ کۆبینەری بین و دواتر وەردەوامە بین. من ڕێناس عەبدولەتیف دانیشتووی ڕانیم لە ساڵ 2002 خولیاوەرشەم هەبووە بە یەکجاریکردنەوە پیشەی سەرەکیم. پێشتریش بەهۆی ئەوەی کە باوکم چەندین ساڵە لەناو هونەری کۆنفۆدایە بەویست و بەنەویست ڕۆژانە لەگەڵ تێکەڵبوومە و لەوانەیە لە منداڵیەوە تاکو 2010 چەندین جار لەناو یاریەکەدا هاموشۆم کردبێ و وازم هێنابێ و دەستم پێکرد بێتەوە. بەڵام بەهۆی ئەوەی کە لە ساڵی 2002 بیرۆکەیەکم بۆ دروست بکە بێت و خۆم یەکلایکەمەوە لە زۆر یاریەشیدا تاکو بتوانم ئامانجێکم هەبێ ئامانجێکی ڕوونم هەبێ. خۆشبەختانە لە ساڵ 2010 دەستم بە یاری کۆنفۆی کرد یەکجاری خۆم یەکلا کردەوە هەر لە لای باوکم مامۆستا عەبدولەتیف درێژم بە مەشق و ڕاهێنانەکانم داوە. وەرشی کۆنفۆ هونەری کۆنفۆ بۆ خۆی پێی دەوترێ هونەر چونکە خۆی دەبێنێتەوە لە کۆمەڵێکشدا لەوانەیە لایەن کۆمەڵ خەڵک بە هونەرێکی جەنگی و قیتالی ناسرابێ بەڵام پێچانە ئێمە کۆمەڵێک یاسا و بنەمەمان هەیە کە دوورە لە شەڕانگێزی. یاریزانی کۆنفۆکار هەمیشە یاریزانێکی لەسەرخۆ هێ منە لەبەرەوەی ڕۆژانە زۆرترین پێکدادان و بەریەکەوتن دروست دەبێت لەوان یاریزانەکاندا ئەو وای کردو جانێکی لێبوردەیی دروست بێت نێوان یاریزانەکان کە کاریگەری هەبێت لە دەرەوەش چۆن دەڵێ ڕەنگی داوەتەوە لە نێوان ژیانی دەرێشیدا نەک تەنانەت ناو یاریەکەیدا بۆی کردەوە هونەرێکی هێدی و ئارامە. تیپی کۆنفۆی ڕانیە لە ساڵ 1970ەوە لە ڕانی دامەزراوە. پێشتریش لەوانەیە هەو بێ بەڵام بەهۆی ئەوەی زانیاری بەسەر نییە ئەوەندی من ئاگدارم لە 1970ەوە دامەزراوە. لە ساڵ 1970 مامۆستا عەبدولەتیف لەلایەن مامۆستا سعیدەوە
مەشق و ڕاهێنانی کردووە لە هەشتاوەشتەوە بۆتە مساعید و ڕاهێنەر لەو کاتەوە قاعەکە لەژێر دەستی مامۆسابلەتی فە و خزمەتی بە وەرشەوانەکان کردو و مامۆسابلەتی زیاتر خاوەنی سیسێ بڕوانامەیە هەم لە ناوخۆ هەم لەسەر ئاستی عێراق و هەروەها لە دەرەوەش. ژمارە یاریزانەکانمان بەهۆی هەلومەرجی خوێندن و ئیش و کار دەگۆڕێت. زۆر جار یاریزانەکانمان بەهۆی نمایش و کۆمەڵی ئیشەوە گەشتۆتە زیات لە 180 یاریزان، بەڵام بە بەردەوامی ئاها 50 یاریزانی گەورە و 50 یاریزانی بچووکمان هەیە. لە 2010 بەهۆی ئەوەی کە تەمەنێکی وام نەبوو کە بتوانم تەنسیقێکی وا دروستکەم لە مابینی بیرکردنەوەکان و حەزەڵەکانم بەوە لەوانەیە زۆر نەتیجەی باشم بەدەست نێ نابێ. بەشداری پاڵەوانتی بێچۆ شێرانمان کردووە، بەشداری پاڵەوانتی لاوانم کردووە، بەشداری پاڵەوانتی پێشکەوتوانم کردووە، بەڵام بەهۆی ئەوەی کە هەم جەستەم هەم ئەقلێم نەگەشت بۆ ئەوڕادی کە بتوانم ئەنجام دەستکەوتی باش بەدەست بێنم، زۆر جار لەوانەیە شکست بخوار بێ. چەند جارێکیش لە پاڵەوانتی لاوان پلەی سێم بەدەستێناوە، لە پاڵەوانتی پێشکەوتوان پلەی دووەمان بەدەستێناوە. وەروها لە ساڵی 2013 بەشداری پاڵەوانتی ئاسیام کردو وڵاتی تاران، ئەوە بۆ دووەم جارە من بەشداری پاڵەوانتی ئاسیا دەکەم، جارێکیان وڵاتی تاران کە نوێنەرایەتی کوردستانمان هەڵگرتۆ 4 یاریزان، یانەی دوکان، یانەی نەورۆز، یانەی سەرسنار و یانەی ڕانێژ بێبەش نەبوو لەوەدا. من وەکو یانەی ڕانێ بەشداری پاڵەوانتی ئاسیام کرد لە تاران. لەوەکانە بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆر دابڕام بووم لە مەشق و ڕاهێنانەکان، کەس شم لەگەڵ نەبوو وەک پێشڕە و نەمتوانین نەتیجەی باش بەدەست بێنم. و هەروەها لە ساڵی 2014 بەشداری بتوڵەی MMA و UFC کردو قەفەز. یەکەم کەس بوومە کە لەناو کووردا لەناو کوردستاندا پێم خستۆتنە ئەو یاریەوە پێشتر کردویانە، بەڵام لە دەرەوە، بەڵام ناو کوردستاندا یەکەم کەس بوومە کە پێم خستۆتنە و هەوڵێکم داوە کە بجەنگم لەگەڵ یاریزانەکەی بەرامبەرم، پلەی دووەم بەدەستێناوە. خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوودا توانیمان بەشداری پاڵەوانتیش نێودەوڵەتی بکەین لە وڵات تورکیا. پاڵەوانتی بەڵقانی نێودەوڵەتی بوو کە زیاتر لە 21 وڵات بەشداری کردبوو. توانیمان خۆم وەکو ڕاهێنەر وەکو یاریزانیش تێدا بەشدار بووم. وەکو ڕاهێنەر توانیم بڕوانامەیەک بەدەست بێنم، وەکو یاریزانیش توانیم پلەی دووەم و مەدالیای زیو بەدەست بێنم. شان بەشاری من هاوڕێیانم محەممەد ئەمیر توانی پلەی دووەم و مەدالیای زیو بەدەست بێنێ، وەروها هۆزان خدر توانی پلەی سێم و مەدالیای برۆنز بەدەست بێنێ. لەوێکانە بەدەستکەوت و ئەنجامێکی زۆر باش گەڕاینەوە کە شانازی و بۆ شار و بۆ کورد. بەهۆی ئەوەی کە یەکێتی وش کۆنفۆی کوردستان پاڵپشتی کردبووین، یەکێتی وش کۆنفۆی کوردستان هەستە بە دابینکردنی شوێنی مانەوەمان و هەروەها شوێنی مەصرفی بەشداریکردنەکەمان کە زیاتر لە 1500 دلاری پێویست بوو مانەوە و شوێنی مانەوە و بەشداریکردنەکەمان ئەویان بۆ دابینکردن ئێمە وەکو هەولێر چوین. کاک زەندین سەرپەرشاری ئەمەی کرد، لەوێکانە وەکو یەکێتی وش کۆنفۆی هەولێر بەشداریمان کردووە. لەوانەیە نەکەرم ساڵانی ڕابردوش چەندین پاڵەوانتی هەبووە کە لەسەر بودجێ خۆمان لەسەر گیرفانی خۆمان چوونیتە پاڵەوانتیەکان. بەداخەوە لەوانەیە زروفەکەوانە بکە هاوکاری بکرین، پێم وایە ئەو بەرپرسانەوە ئەو کەسانەی نادیڕانی وەرشلەوانش پێی خۆش بێ یاریزان و ڕاهێنەری باشی هەبێ، بەڵام زروفەکەوە کە لەوانەیە نەتوانن هاوکاریمان بکەن. زۆرترین جار نەک زۆرترین جار لەسەر پارەی خۆمان ژیرفانی خۆمان بەشداری و پاڵەوانتیمان کردووە. هەر لە ساڵی 2018 تاکو لە 2018 تاکو 2019 جارێکیان لە پاڵەوانتی کوردستان بووینێتە باشترین تیپی هەموو کوردستان، یانی ڕانیە بوو بە باشترین تیپی هەموو کوردستان. جارێکتر پلەی سێمان هێنا لە پاڵەوانتی کیکبۆکس و هەروەها لەو ماوەی پێشتردا لە پاڵەوانتەکانی کوردستان یانی ڕانی بوو بە پلەی سێەم. هەر خۆم لە 2012 بڕوانامەی پشتین قاوەیم دەرسێناوە لە کیکبۆکس، بەکالۆرسم تاوا کرد لە مەشقێکادین بەشی وەرزش. کۆمەڵە دەستکەوتتر هەیە مامۆسابلەتی بەشداری پاڵەوانتەکانی دەری کردووە و توانیتی چەند بڕوانامەیەکی ڕاهێنەری و یاریزانیش بەدەست بێنێت کەوانە هەموو دەستکەوتن بۆ تیپەکەمان و بۆ شارەکەشمان. یاریەکی هونەریە ئەگە بێت و بیرکردنەوەمان نەگۆڕین ئەو یاریە دەگەڕێ بۆ شەڕانگێزی، بەڵام یاریەکەم ئێمە کۆمەڵی بنەمای لە خۆ گرتووە. دەبێت یاریزانی کۆمفکار دوور بێت لە هەلپەرستی و خۆپەرستی و غەرور بوون. دەڵێ یاریزانی کۆمفکار دەبێت وەکو پڵنگ بەور وابێ، بەڵام لە پاڵ ئاسکیشدا گوزەر بکە، کەوانە هەمووی بۆ خۆی ڕنگدانەوەیەکی دەبێت بداتەوە ناو یاریەکەتدا، لە ناو یاریەکەتدا کە ڕەنگی دایاوەتوانێت دواتر ڕنگ بداتەوە ناو ئەو ژینگەی تێیدا دەژی. کۆمفکار هەمیشە پێویستە یاریزانێکی لەسەر خۆ بێت، چکە کۆمەڵێک تەکنیک و مەشق و ڕاهێنانی پێ دەکرێت کە بێت و زاڵ نەبێت بەسەر نەفسی خۆیدا.
لەوانەیە بێتە کەسێکی تەواو شەڕانگەز بەڵام لە فێرکەیەمەدا هونەری کۆنفۆ دوورە لەو بیرکردنەوەیە هەموو تەمەنێکمان هەیە بەشی بێستۆشێرانمان هەیە لە 5 ساڵیەوە تاکو بۆ 16 ساڵ لە بەشی بێستۆشێران یاری دەکە و هەروەها لە 18 ساڵەوە بۆ تەمەنی سەرەوە لە بەشی پێشکەوتوان و لە بەشی گەوران تەمرین دەکەین فێرکەمان ڕۆژانە لە ساعت 3:30 بۆ 4 دەکرێتەوە تاوەکو 8 شەو ساعت 4 تەمرین بچووکان دەست پێ دەکات تاوەکو 5 6 تەمرینی گەورەکان دەست پێ دەکات تاوەکو 7:30 بەدڵنیاییەوە کە بێت و هاوکاریمان بکرێت دەتوانین بەرەو پاڵەوانتی باشتر و ئەنجامی باشتریشمان هەبێ لەوانەیە لە چەند مانگی داهاتوودا پاڵەوانتی زۆر باشە بێت لە ئەنتاڵیا و لە شوێنی تر بەهۆی نەبوونی بودجەوە نەتوانین بەشداری بکەین ئێمە پێمان ڕاگەندراوە دەتوانین بەشداری بتوڵەکانی ئەنتاڵیا بکەین کە لە چەند مانگی داهاتوودا هەیە بەڵام بەهۆی نەبوونی بودجە و پارە پێویستەوە ناتوانین بەشداری بکەین کە بێت حکوومەت هاوکارمان بێت یاریزانی یانی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین وزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەموو هونەرەکان نەک کۆنفۆ کە بێت و هاوکاری بکرێن دەهم بکرێن دەتوان ئەنجام و دەستکەوتی زۆر باشیان هەبێ پێم خۆشە لە کۆتاییدا زۆر سپاسی ڕاهێنەری بازمون و بەتوانە ماوە سعبلەتی بکەم بەڕاستی تەمەنێکی زۆری بەخشیوە بێمە نزیکی 33 ساڵە لەو یاریدایە ئێمەی لە منداڵەوە پەروەردە کردو تاوەکو ئێستا شان بەشانی من مامۆستا محەممەد لێرە نزیکی 10 بۆ 15 ساڵە مەشق و ڕاهێنان دڵێتەوە بە شێوەی خۆبەخش وەروەها کۆمەڵی یاریزانێکی تێدا لەم قاهەیەدا ئاست توانیان زۆر باشە کە بێت و پاڵپشتی بکرێن دەتوانین بەشداری پاڵەوانەکانی دەرەوە بکرین و هەروەها فێرگەکەمان فێرگەی کراوەیە بەڕۆی هەموو چین توێژەکاندا هەموو چین توێژێک لە خۆ دەگرێت هەم لە کاسبکار تاوەکو بەرزترین پلا لەلای ئێمە تەمرین دەکات پێم خۆشە لێرەکانە ئەوە بڵێم فێرگەی کۆنفۆرانیە کە لە 1970 تاوەکو ئێستادا نەخراوە بە هەمووی بەهۆی ماوە سعبلەتی فۆیە کە لێرەکانە پاڵپشتیوانمان بوو کلیلەکان بەدەست خۆیەتی و پەروەردەمان دەکات بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان تەوەری یەکەممان باس لە ڕۆژی جیهانی بەرگری شارستانیەکەین و بێگومان بەرگری شارستانی لە هەر کاتێکی نەخوازراودا بەتەن هاوڵاتیانەوەیان بۆ ئەوەی کە ئەو ڕووداوە نەخوازراوانی کە هەیە ڕۆژانە چارەسەری بکەن و بتوان ڕێی لێ بگرن لە هەمان کاتیشدا ئێمە ئەمڕۆ باس لە کارەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی ئەکەین و باس لە ڕێنمایەکانیان ئەکەین بۆ وەرزی سەرما و گەرماچیان کرد دووە لەمان کاتیشدا ئەو ڕێنمایانی ئەوان لە بەکارهێنانی سۆپا و ڕێنمایەکانیان بۆ کاتی بەفربارین بۆ کاتی لافا و کاتێک کە ئێستا ئێتبەرەوە بەهاریش ئەڕۆین ئەمان ڕێنمایان چێ بۆ هاوڵاتیانەی کە سەردانی سەیرانگاکانەکەن هەر بۆ مەبەستەش ڕایت سیروان محەممەد ئەفسەری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان میوانە کاک سیروان سڵاو لێ ببیانیت باش بێت. زۆر سپاس دەکەم بە خێراتیت. کاک سیروان ئەمەوێت سەرەتا باسێک لە ڕۆژی جیهانی بەرگری شارستانی بکەین با بزانین ئەمە لە چیەوە هاتووە و مەبەستمان لەمە چییە؟ بڵێ پێشێکی سپاسی بەڕێستان و بەرنامەکەتان و کەناڵەکەتان دەکەین کە بەڕاستی یادی ئەم ڕۆژەی کردەوە بە تەرخانکردنی ماوەیەک بۆ تاوتێکردنی ئەم بابەتە ئەرکی خۆمانەوە خێراتن. ئەم ڕۆژە دوای ئەوەی چەند کار ساتێک لە مێژوودا ڕوویدا وەکو سووتانی شاری لەندەن ئەوە ڕوودانی جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم بیرکرایەوە کە دەبێت دەستگایەکە بێت کە ڕێگر بێ لەو چارەسەرکردنی ئەو ڕووداوانە و کەمکردنەوەی زیانەکان و ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیان بۆیە ڕێکخراوێک دامەزرا لە ڕێکخراوی ئومەمی متحیدا بە ناوی ڕێکخراوی پاراستنی شارستانیەکان ئەم ڕێکخراو لە ساڵی 1970 دامەزرا ئەو ڕۆژەی دیاری کرد یەکی سێ وەکو ڕۆژێکی سوپاسگوزاری بۆ پیاوانی ئاگرکوژێنەوە پیاوانی بەرگری شارستانی کە خۆی لە دوو خاڵە ئەبینێ یەکەمیان مەبەستی لەو ڕۆژە ئەوەیە کە وەکو سوپاس و پێزانینێ بۆ ئەرکە دووەمیش وەکو گرنگیدان بە ئەرکی بەرگری شارستانی. بەڵێ کاک سیروان ئەمەوێت باسێک لە کارەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بکەین بزانین کارەکانی ئێوە لە چی پێک هاتووە. بەڵێ خۆی کارەکانی بەرگری شارستانی بەپێی یاسای ژمارە 44 بەرگری شارستانی ساڵی 2013 عێراق
کارەکانی زیاتر لە 15 کارە بەس خۆی هەموو کارەکان لە 3 خاڵە خۆی بینێتە ویشکاری ئاگرکوژێنەوە ڕزگارکردن چارەسەرکردن بە مانای فریاکەوتنی سەرەتایی. کاک سیروان وەک ئەزانین کە ئەم زستانە کەشوهەوا زۆر سارد بوو و هاوڵاتیان زیاتر سۆپای خازیان بەکارهێنا بەهۆی نەبوونی نەوتەوە. ئەمێ بزانم کە ئێوە تا چەند ڕێنماییتان داوە بە هاوڵاتیان لە بەرامبەر بەکارهێنانی ئەم سۆپایانە و لە بەرامبەری بەکارهێنانی ئامێرەکانی گەرم کراوە. بەڵێ بەکارهێنانی غاز دوو جۆر غازمانەیە غازێکیانی تەنکیە ئەلبیجیەکان ئەوە لیژنەی تایبەتمان هەیە لە بەڕێوەبەرایەتیمانەوە کە لە لیژنەی قایمقامێتە دەرئەچێ بۆ سەردانی ئەو شوێنانەی کە ئەو جۆرە تەنکیە دانێن ئەمە چەند ڕێنماییشی هەیە کە زیاتر لە 25 خاڵ خۆی بینێتەوە ئەگەر ئەو خاڵانی تیا مەوجود نەبێت ناتوانێت دایبنێ بەنسبەت بەکارهێنانی زۆپای غاز لە ماڵەوە. زۆپای غاز دەبێت زۆر بە وریایەوە بەکاربێنرەوە مامەڵی لەگەڵا بکرێت چونکە بەڕاستی بەکارهێنانی مادەی غازیان بوتڵی غاز بۆ گەرمکردنەوە بابەتێکی زۆر مەترسیدارە. لەبەر ئەوەی ئاگری غاز بەس ئاگری نییە و ئاگر بکەوێتەوە لەگەڵ ئاگرەکەشە کڵپەی هەیە تەقینەوە ڕوئەیە. لەبەر ئەوە ئەبێ ئەو کەسانی کە زۆپای غاز بەکارێن و زۆر بە وریای مامەڵە یەکەم شت ئەبێ غازەکە لە دەروی ماڵەکە بێت غازەکە. دووەم شت ئەو جیازی غازە بڵێن ئەو ئەمێری غازەی کە دائەنرێت ئەبێت نزیک پەنجەرەوە بێت یان ئەبێت سیستەمی بڵێن وەکو ساحیبەیەکە بێ ئاڵوگۆڕی هەوە. دووەمیان ئەبێت کەسێک ئەو کەسێک کە بەکارێنێ سۆندەی غازەکە لە کوالیتێکی باش بێت دەبێت ئەو قەفیزانی کە بە سۆندەکەی بە جیازەکەەوە بەستووە ئەبێ بە زۆپاکەوە بەستووە ئەبێ زوو پشکنینی بۆ بکرێ. اینجا بەڕاستی زۆپایەکی ژبوونی غازی لێ هاو ئەوە مەترسیدارە بۆ بەکارهێنانی و لە کاتی داگیرسانیشە زۆر جار ئێمە غازەکە داگیرسێنین اینجا شقاتەکان ئاگرەکە داگیرسێن ئەوە هەڵەیە چونکە زۆر جارەیە لەوانەیە ئەو چرخەیان و شقاتەی ماوەیەشی بێتە داگیرسێ ئەوێت هۆی بڵاوبوونەوەی غازەکە و لە کاتی لەوانەیە غازەکە داگیرسێنی تەقینەوە ڕوە. لەبەر ئەوە لە پێشە ئەبێت ئاگرەکە ئامادە بێت اینجا غازەکە دابگیرسێت. لە بازاریشە جۆرەها زۆپای غازەیە کە زۆربەی زۆریان مرجی سەلامەتیانتیان نییە. بڵێ کاک سیروان ئەمێ باسێک لەوە بکەین زۆربەی ماڵ لەم بەداخەوە لەم زستانەدا زیانێکی زۆریان بەرکەوتۆ لە بەرامبەر بەکارهێنانی ئامێرەکانی گەرمکەرەوە. ئەمێ بزانم کە کاری ئێوە چی بە لەبارەی ئەوەی ڕێنماییان بکەن کە کاتێک کە ئەخەون سۆپاکانیان بکوژێننەوانێ و لەمان کاتیشدا ئەگەر هات و مناڵیان هەبوو تا چەند ئێوە ئاگادارتان کردوتەوە لەوەی کە دایکان و باوکان ئاگادار بن لەوەی کە وابکەن لە مناڵەکانیان فێر ببن نزیکی ئەو سۆپایانە نەکەون. وڵی من بە تەفسیلی باسی ئەم بابەتە بکەم چونکە بە پێ ئەمەرەکانی ژوێ نسبەتێکی زۆر بەهۆی ئاگری کارەباوە ڕوویەوە خۆی ئەگری کارەبا لە سێشت دەبێت باسی سێشت بکەین هۆکارەکانی ئاگرکەوتنەی کارەبا ئەمە یەکەمیان دووەمیان چۆنێتی جێبەجێکردنی ڕێنمایی سێمیان ئەگەر ئاگرەکە ڕوویە چی بکەین. هۆکارەکانی ئاگرکەوتنی کارەبا لە سێ خاڵە خۆی بینێتەوە. یەکەم لۆت دروستکردن لەسەر ئایا سویچی کارەباکە بێ ئایا بۆردی کارەباکە بێ ئایا پلاکەکە بێ ئەمە یەکەمیان. دووهەمیان بەنسبەت شۆرتی کارەباییەوە شۆرتی کارەبایی زۆر جار ڕوئەیە خاصە نەم کاتێک کارەبای ڕئیسی ئەگۆڕێ بۆ مۆلیدا گۆڕێ بە ڕێستی. سێمیشیان زۆر جارەیە کێشە لە ئامێرە کارەبایەکەیە بۆ نمونە هیتەرێک بەکارێنین یان بڵێن ئوتووە یان فرنێ بەکارێنی زۆر جارەیە کێشە لەوەیە هەیە. اینجا چۆن ڕێنمایەکان جێبەجێ بکەین. یەکەمیان ئەبێ لۆر لەسەر کارەباکە دروست نەکەین. چۆن لۆر دروست دەکەین؟ بۆ نمونە تەقسیمێکدا ئەنین سێ چوار پلاشی پێوە ئەکەین. ئەوە زۆر غەڵەتە. ئەگەر بتوانرێت دیزاینی خانۆکە بە شێوەیە دروستکرێت لە ژوورێکە چەند سویچ پلاشێکی تیابێ باشترە لەوەی کە تۆ لە سویچ پلاشێک مجموعەیەک بەڵێن تەقسیمی پێوەکەی مجموعەیەک سویچی پێوە بکەی. ئەمە بەنسبەت یەکەمدانەوە کە بۆ ئەوەی ڕێنمایەکانی کارەبا جێبەجێ بکەین. دووەمیان بەنسبەت ئەو ئامێرانی کە پەیوەندی بە گەرمکردنەوە هەیە وەکو هیتەر وەکو بۆیلەر وەکو ئوتو وەکو فڕێن ئەمانە لە کاتێکە هەمووی بەیەکەوە دانەگیرسێ وەکو سپلێت ئەگەر بتوانێت کاتێ سپلێت بەکارێنین بە بۆیلەرەکە بکوژێتەوە. ئەمە دوم سێمیان ئەبێ وایەرەکان لە ژێر بڵێن لە ژێر بە ڕۆشتیواوە ڕانەکێشرێت. چوارەمیان ئەبێت بە هیچ شێوەیە کارەبا
بۆردەکان ئەبێ متابعی بکات بەڕاستی خاستن کاتی شەو ئەو کارەبایانی پێویست نییە بکوژێتەوە. ینی ئێستا بۆ نمونە شەو تا بەیانی لەوانەیە گڵۆپەکان هەمووی ئیشکە ینی ئەمە هیچ پێویست نییە ینی زۆر جار هەیە پلاکمان هەیە هیچ سویچێکیش پێ نیە داگیرساوە ئەوەش مەترسیەیان شەحنی موبایل تا بەیانی پێوەی ئەبێ ئەوانە مەترسیدارە ئەمە ڕێنمایەکانی جێبەجێکردنی کارەبا بەم شێوەیە. کاکسیروان پرسیارم لەوە کرد کە ئەو ماڵانەی کە شەوان ئەخەون سۆپاکانیان یاخۆت وەکو بەڕێز دەدوتت ئامێری گەرمکەرەوە کارەبایەکان ناکوژێننەوانێ ئایا ئێوە هیچ ڕێنمایەکی تایبەتتان هەبووە بۆ ئەو ماڵانە؟ بەڵێ ئەوە زۆر مەترسیدارە هەنی ئینسان کە ئەخەوێت لەوانەیە ئاگای لێ نەمێنێت کە هەچ حاڵەتێک ڕووبات چونکە ئەو ئامێرە کارەبایانەکە داگیرسێ لۆدێکی زۆرە خاتە سەری کارەباکەوە لەوانەیە بێتەوەی گەرمکردنی جۆزەکان یان بۆردەکان یان زۆر جارێ وایرەکانیش تەحمل ناکەن خۆی ئەزانی چۆنە مشکلەکەش زۆر جار لەوایە کوالیتی ئەو موادە کارەبایانی کە بەکارهێنین باش نییە ینی بۆ نمونە وایرێک تەحمل ناکات 12 ساعات بۆیلەر پێداگیرسێنی یان 12 ساعات سپلێتی داپیرسێنی لەبەر ئەوە باشتر وایە ینی ئەو ئامێرانەی کە بڕێکی زۆر کارەبا ڕاکێشی ماوەیەکی زۆر ئیش نەکەن تێگەی یەک خاڵی گرنگەیە لە کارەبایە هیتەر زۆر گرنگە هیتەر بەکارهێنانی هیتەر بە ئەوریایەوە بێ هیتەر ئەو کاتە بەکارێت کە بە ئاگابیت خۆت ئاگاو لی بێ و ئەڵم خۆت ئاگاو لێ بێ مەبەستم دووشتە یەکەمیان کاتێک بەکاری نێنی کە تۆ خەوت بیت بەڕاستی دووەمیش کاتێک بەکاری نێنی کە تۆ لە ماڵەوە نەبیت زۆر حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبوو ئەمساڵ سیرەکەین لە ماڵەکە نەبوو لە بیریان چووە هیتەرەکە بکوژێن و کارەبای ڕێسی بۆ ڕۆشتون کە کارەباکە گۆڕاوە بۆتە هۆی ئەوەی کە بێتە هۆی سووتانی ئەو ماڵە چارەسەرکردنی ئاگری کارەبا بە هیچ شێوەیەک ئەو بەکار نێنێ بۆ ئاگری کارەبا بە هیچ شێوەیە یەکەم شت کە ئاگری کارەبا ڕوویە بتوانرێت کارەباکە لە سویچەوە بکوژێنرێتەوە دوای ئەوە ئامێری ئاکوژێنەوەی دەستی هەیە لە جۆری پاودەر یان جۆری CO2 ئەو دوانە بەکاری بێ نەبوو کوژانەوەی بەڵێ کاکسیروان باست لە ئامێرەکانی ئاگر کوژێنەوە کرد یاخود حەریق تا چەند پێویستە هەموو ماڵێک تێدا بێت و کام جۆرەیان باشە ئێوەکو ئەوەی کە ڕێنماییتان دابێت بە هاوڵاتیان و تا چەند گرنگە ئەو هاوڵاتیانی کە هەیەە لە ماڵەوە بڵین فێر بن چۆن بەکاری ئەهێنێت و هەموو کاتێکیش پشکنین بۆ بەرواری بەسەرچوونەکەی بکەن بۆ ئەوەی کاک بەکاریان هێنا بەسەر نەچوو بێت. بەڵێ بەنسبەت ئامێریا کوژێنەوە دەستی توێژینەوەی کراوە لە جیهانە ئەڵێ ماڵەکە باید چەند بێت بۆ نمونە خانۆکە باید دەفتەرە بێت لە سایەکی ئەگەر تۆ بتوانانی مەرجی سەلامەتی لە سایەکی مەصرف بەکاربێنی بۆ مەرجی سەلامەتی ئەتوانی زاڵوی بەتەر هەر حاڵەتێکی ئاگرکەوتنەوە ڕوویە اینجا یەکێک لەوانە ئامێری ئاگوژێنەوە دەستێکانە ئامێری باشترین ئامێری ئاگوژێن دەستی بۆ ماڵ ئامێری ئاگوژێنەی پاودەرە لە جۆری ئەگەر بتوانرێت جۆری 4 کیلۆغرامی چونکە زۆر جارێ ئافرەدیان مناڵی لێ لە ماڵەوە لەوانەیە کێشەکەی گونجاو بێ بۆوان لەو بەس لەوە قورسر بێ لەوانە نێبتوان بەکاری بێنن لەگەڵ ئەوە شابەتانی ئاکوژێنەوەشیان هەبێ بۆ کوژانەوەی ئاگری زۆپا و لەگەڵ ئاگری بڵین تەباخ ئەوەش باشە سیستەمی ئەلەرمی ئاگادارکردنەوەی گەرمی وازیشیانە بێ زۆر باشە ئەوە لە ماڵە هەبێت ئەتوانم بڵێم ئەتوانن بەسەر حاڵەتی ئاگکەوتنەوەی زاڵ من لەو کاتانەیە. بەڵێ کاکسیروان باست لەوە کرد زۆربەی ئەو ئاگر کەوتناوانی لە ماڵەکاندا کەوتوێتەوە بەهۆی کارەباوە بووە ئەمە بزانم تا چەند هەوڵتان داوە بۆ ئەوەی کە پلاکێکی ستاندارد هەبێ لە هەرێمی کوردستان بەکاربێنێ نەک ئەوەی کە ئەوانەی لە بازارە ئەفرۆشتێن هەریەکەوە بە جۆرێکنەوە هەرێکان وەکو خۆت وتت هەنێکیان هەیە کە عادین و بەکار نایەت بۆ هەنێک ئامێر کە ڕۆژانە بەکاری ئەهێنین تا چەند ئێوە لەلایەن خۆتانەوە ڕێنمایی ئێن بە هاوڵاتیان کە جۆرێکیان هەیە ئەو جۆرەیان باشە و ئەو جۆرەیان بەکار بهێنرێت خۆی جۆرەکان ئەکەوێتە سەر شوێنی دروستکردنەکەی شوێنی دروستکردن ئێستا ئەو جۆر ئامریکا لوپەلانی کە لە جۆری ئەوروپیە زۆر باشتر لەوانی کە لە جۆری وڵاتەکانی کێ وەکو سین و وەکو ئێران ئەم شوێنانە لەبەرەوە ئێمە بەڕێوەبەرایەتی کوالیتی و کۆنتترۆل جۆریشمان ئاگادار کردەوە لەسەر ئەو بابەتە کە بەوی شێوەیەک مەجال نێن لە سنوورەکانەوە کە ئەو جۆرە ئامێرە کارەباییانە بێن کە ئەو وڵاتانە دروستی هەکەن چونکە ئەوانە مەرجی سەلامەتی تیانی و ناتوانێت بەرگەی کارەبایەکی زۆر بگرێت
یعنی ئەوە ئێمە ڕێنمایەکانمان و بەو شێوەیە بۆ ئەو بابەتە. بەڵێ کاک سیروان ئەمەوێت باسێک لە هاتنی وەرزی بەهار بکەین. ئێوە ڕێنماییتان چییە وەکو بەڕێبەرایەتی بەرگری شارستانی بۆ هاوڵاتیانی ڕوو لە سەیرانگاکانەکەن و لە هەر حاڵەتێکی ئاگرکەوتنەوەدا تا چەند ئێوە ئامادەیتان ئەبێ بە شێوەیەکی خێرا لەو شوێنە؟ بەڵێ خۆی یەکێک لە مەترسیداترین ئاگر کە ڕوئەیات ئاگری دارستانە. ئاگری دارستان هەندێک ناوی هەیە وەکو ئاگری دارستان، ئاگری گژوکیە. ئاگری گژویان دارستان بەهۆی چیەوە بەهۆی کەمتەرخەمی مرۆڤەوە دەبێت. خۆی هۆکاری ئاگر بەگشتی دوو هۆکارێ، ئاگری هۆکاری سروشتی و هۆکاری مرۆی. سروشتی جاری وای هەورەتری شقەیەکە یان شتێکە ئەیا لە دارستانەکە ئەوە بابەتێکە لەوانەیە دەسەڵاتی کەسمانیتیانە بێ بەس زۆر جار لە سایانەوەی ئاگرەکان کە ڕوو ئەیە بەهۆی کەمتەرخەمی مرۆڤەوەیە. ئەنی بۆ نمونە ئێمە کە ئەچین بۆ سەیران یەکەم شت ئەبێ پێش ئەوەی کە ئەتڕۆین بۆ سەیرانەکە سیارەکە بشکنین ئایا هیچ خەلەلێکی پاتری یان کارەبایی نییە سیارەکە. دووەمیان ئایا ئەمێری ئاگوژێنەوەی دەستێکی کەتیایەتی بەسەر نەچووە، ئایا ئەو شوفێرە ئەتوانێت بەکاری بێنێ. جا باشتر وایە هەر لە سیارەکەش هەندێک پەڕۆیان دەستکێشە بێ بۆی کە لە حاڵەتێک ئاگر ڕوویدا لە ناو سیارەکە بتوانێت ئەو دەستکێشە بەکاربێنێت چونکە ئەو کاتە چەمەلەغی سیارەکوانە گەرمە بێت ناتوانانی دەستکاریکەی کە ئەچی بۆ سەیرانەکە وا باشترە لە شوێنێک دابەزی لە سەیرانەکە دوور بێ لە گژوکیاوە، ئەنی شوێنێک بێ مەترسی سووتانی لێ نەکرێ. جا بە هیچ شێوەیە مەحاولە بکرێت جگەرە فڕێ نەیرێت جگەرە، چونکە زۆر هۆکارە بۆ هۆکاری فرێدانی پاشەڕۆی جگەڕە بووە. دووەمیان کاتێکە شوشە و شتی وە پەرداغیان هەر شوشەیە بێ ئەشکێت پارچەکەی فڕێ نەیرێ، چونکە زۆر ئاگرە بۆ دوایەوە پارچە شوشەیە بەجێ ماوە تیشی خۆر بەهێز بۆ لێیا و بۆتە هۆی ئاگرکەوتنەوە. اینجا بەنسبەت خەڵوو زیاندار بەکارێن. خەڵوو زوودار یەک تەبیعەتی هەیە، یعنی خان تا قوڵایی ناوە خانەکانی ئاگر بکرێت تا ناوە ئەمێنێت. زۆر جارێت دیوی دەروی ئەکوژێت و دیوی ناوی ئەمێنێ. اینجا زۆر ئەو حاڵەتی ئاگرکەوتنەوەی کە هی دارستان ڕوئەیە بە شەوان ڕوویە. سەبەبەکەی چییە؟ کە دوای ئەوەی خەڵوزەکە بەجێڵن نایکوژێنەوە فڕێ ئەیەن شەوک هەوالی ئەیە دیسان و دووبارە دروست دەبێتەوە. هیوادارم ئەو کەسێک کە ئەچێ بۆ سەیران یەکەمیان جگەرە بە هیچ شێوەیە فڕێ نەیە، دووهەمیان بە هیچ شێوەیە شوشەشتیوە نەکشوشە هەر پاشە ڕوویەکەەوە دەلالەتەکە لە پاک و تەمیزی ڕۆشنبیری ئەو کەسە کە پاشەڕەکە بەجێ نێڵێ. سێهێمیشیان ئامێری ئاگوژێنەوەی دەستی پێبێ لە ناو سیارەکەیە و ئەو خەڵوزەیان ئەو دارێ بەکارێنێ بە تاوەتی بیگوژێنێتەوە. کاک سیروان ئەی لە کاتی کەوتنەوەی ئاگرەکەدا هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوەی کە بە زووترین کات کۆنتترۆڵی بکەن؟ ئایا ئێوە هیچ ڕێنمایەکی تایبەت بەم بارەتان یا بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە بتوان بە خێراتترین کات ئاگرە کۆنتترۆل بکرێت؟ بەڵێ هەموو ئاگرێک لە بچووکترین هینەوە پرژۆ دروست ئەبێ. یعنی ئەگەر ئاگر زۆر جارەیە گەورەترین ئاگر ئێستا بۆ نمونە لە ماوەی پێشوو ئاگرێک لە ئوسترالیا ڕوویە نزیکی 3 مانگی خایەن لە بچووکترین شەڕهینەوە دروست بوو، یعنی پرژۆ دروست بوو. ئەمیش ئەینەشی ئەگەر لە سەرەتایە پێی بزانن ئەتوانن بە ئاسانی کۆنتترۆلیکەن. ئەویش بەچی بە بەکارهێنانی خۆی لە بەرەوەی لە دەشتان ئەتوانێت ئاو بەکاربێنێ باشین مادێ بکوژانەوەی ئەو بەکاربێنێت دەتوانێت بە زووتین کات ئاگرەکە بکوژێنێتەوە. ئەگەر نەیتوانێت ئەتوانێت پەیوەندی بکە بە زووتین کات بە 150ەوە تیمەکانمان بە زووتین کات دەگەنە شوێنی ڕووداوەکە. کاک سیروان با باسێک لە وەرزی زستان بکەینەوە کە زانین لە وەرزی زستاندا بەفرباری ئێوە ڕێنمایەکانتان بۆ هاوڵاتیان چی بوو لە کاتی بەفربارین و کارەکانی خۆتان چی بوو لەم کاتەیە؟ بەڵێ لە کاتی بەفربارین ئێمە هەموو ساڵێک پێش ئەوە زانیاری لە کەژناسی وەرەگرین کە بەفربارەوە ئەزانی دەبێتە هۆی ئەوەی کە دنیا بەستەڵک بێ، کە دنیاش بەستەڵک بوو ئەبێ ئینسان تەوقعی ئەوە کە ڕووداوی هاتوچۆ ڕوودات. ئێمە تیمەکانمان ئەبین ئەو شوێنانەی کە مەترسی ئەو حاڵەتانی لێکرێ وەکو شاخی ئەزمەر شاقی گۆیلجا بۆیە بە یارمەتی بەڵێن بە هاوکاری تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرەتی هاتوچۆیە ئەو ڕێگایانە قەتعکرێ و تیمەکانمان لێوێ بێ بۆ ئەوەی هەر سیاریانی هەر کەسێک لەو شوێنانەیە گیرخوا بووی بە زووتین کات بەهانەوەیانەوە بچین. کاک سیروان گەزانین لە کاتی بارینی بەفرا هاوڵاتیان وەکو خۆدوتت ڕوو لە ناوچە شاخاویەکانەکەن بۆ بینینی بەفر و بەسەربرنی کاتی خۆش. ئەمێ بزانم کە تا چەند ئێوە ڕێن
ڕێنماییتان داوە بە هاوڵاتیان لەم کاتانەدا ئەم سەردانیکردنە کەمتر بکەنەوە بۆ ئەوەی کە گیانیان پارێزراوتر بێت. ئێمە ڕێنمایی خۆشمان دا و لەگەڵ بەڕێوەبەراتی هاتووشۆش و قایمقامێت و پارێزە هەمووی ڕێنماییان لە کاتی بەفربارینە ئەو شوێنانەی کە بە تایبەتی کە ڕێگاکانی سەختە بە هیچ شێوەیە کەس سەردانی ئەو شوێنانە نەکە. تەنانەت بە تەنسیق پێشتی ژوتم ڕێگاکان قەتعکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان نەچێ، چونکە هەر ڕووداوێکی هاتوچۆ ڕووە بە زووتین کات ئەبێ تیمەکانمان لەوێ بێ بۆ یەکەمیان بۆ ڕزگارکردنی ئەو کەسانی کە لەوێن دۆمیشیان بۆی بە زووتین کات وا بکەین ڕێگاکە بە هیچ شێوەیەک ئیزدیحامی لەسەر نەبێت. کاک سیروان لە کاتی بارینی بارانی زۆر و دروستبوونی لافاو ئەمەوێ بزانم کە ڕێنمایی ئێوە چیە وە کارەکانی ئێوە چێ لەم کاتەدا؟ ئێمە ئەم بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەراتی شارەوانیە کە بارانێکی زۆر ئەبارێ ئەو شوێنانیان دەستنیشانەکەین کە ساڵانە لافاو ئەبێ ئەو شوێنانە بەڕێوەبەراتی شارەوانی ئاگادارەکەین کە ئەو شوێنانە مشکیلەی ئاوەڕۆیان هەیە یان مشکیلەی ئەویان هەیە کە دەرابە شتەکانیان ئەگیرێ بۆ یەتیمەکانمان پێش ئەوەی لە وەرزی سستان بێت خۆیان ئامادە ئەکەن بە ئامادەکردنی ئەو مزەخانەی کە ئەو دەرەکە یان ئەو جلوبەرگانی کە پێویستە بۆ بابەتە و هەر حاڵەتێکی لافاو ڕووبە سواز بخوا تا ئێستا نەگەشتوتە ئەوەی لە دەستانی ئیجانی تیابێت. کاک سیروان ئەمە بزانم کە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتیەکەتان ئاماری ساڵانەتان هەیە و ئەو ئامارانی کە لە 6 مانگی یەکەمی ساڵدا ڕای ئەگەێنن تا چەند هەوڵتان داوە کە ئەم ئامارانی کە ڕای ئەگەێنن کەمتر بێت ژمارە و ئامارانە کەمتر بێت لە ساڵی ڕابردوو کە ڕووی داوە؟ بەڵێ سواز بخوا هەموو ساڵێک ئامارەکانمان ئاماری ڕووداوی ئاگرکەوتنەوەکان کەمتر ئەبێ ئەوەش ئەکەوێتە سەرەوەی کە خەڵک بەرەوەوە ئەڕوا وشیار بێت خەڵک بەرەوەوە ئەڕوا ڕێنمایەکان جێبەجێ بکە و مەترسی ڕووداوی ئاگرکەوتنەوە بزانێت. ساڵی پار ساڵی 2009 نزیکی 1950 حاڵەتی ئاگرکەوتنەوەمان هەبووە کە لەو نیسبەتە زیاتر لە 150 ئاگری پوش و پەڵاش بووە. تێگەی ئاگرەکاری بۆ نمونە ئەم دوومانگی کە ساڵی 2020 بەراورد بە دوومانگی ساڵی 2009 لە دوو مانگی سەرەتای ساڵی 2009 نزیکی 185 ئاگر بووە، بەس لەم دوومانگی ساڵی 2020 158 ئاگر، یعنی نسبەتەکە بەرەو کەمتر ڕۆشتووە. جا لەگەڵ ئەوە شاخۆکاری ئەم کەمکردنەوەی ئامارە بۆ ئەوە گەرێتەوە ئێمە لە بەڕێوەبەراتی چەند لیژنەیەکمان هەیە کە سەرپرشتی شوێنەکان دەکەن بۆ نمونە دووکان و کارگەکان و کۆمپانیاکان و دەم و دەستگاکان بۆ ئەوی بزان ئایا ڕێنمایەکان جێبەجێ ئەکەن چەند مەرجێکیان بەسەر ئەسەپێنن بۆ ئەوەی ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوونە. سواز بخوا ئامارەکان کەمتر بووەتەوە. بەخۆشحاڵیەوە. کاک سیروانۆکو دو هەمین پرسیارم ئەمەوێت باس لەوە بکەین ڕێنمایی بەڕێزت چیە بۆ هاوڵاتیان بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی ئێوە کە تایبەت بە هەر ڕووداوێکی نەخوازراو هەیە و تا چەند هەوڵتان داوە ئەو ڕێنمایانی کە دەیدەن بە هاوڵاتیان لە هەمان کاتیشدا خۆتان هاوکاری هاوڵاتیان بن لە ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە نەخوازراوەکان کە ڕوودەدات؟ بەڵێ خۆی بەپی ئامارەکان بێ زۆرترین ڕووداوی ئاگرێتەوە بۆی پوش و پەڵاشە. ئەوە ڕێنمایەکانی پوش و پەڵاشمان باس کردکەیەکێکە چێ بۆ سێران چی بکە. دووەمیان ئاگری کارەبایە، ئاگری کارەباش باسمان کرد. سێمیان ئاگری مەتبەخە، ئاگری لە ناو ماڵان مەتبەخ دوو جۆر ئاگری مەتبەخەیە، ئاگری غازێ و لەگەڵ ئاگری تەباخەکە، لەگەڵ ئاگری بڵێن تاوەکە تاوەی ئاگری غاز ئەبێ مەجموعەیەک ڕێنمایی هەیە جێبەجێکرد. یەکەم شت غازەکان لە دەرەوە بێت، دووەم شت کوالیتی منەظەمە و لەگەڵ سۆندەکەیە باش بێت، سێم شت ئەبێت ئەو کەسەی کە لە مەتبەخە ئیشەکە مەجموعەیەک ئەویش ڕێنمایی جێبەجێ بکە. یەکەمیان ئەبێ بە شێوەیەک نەبێت جلێکی لە بەرابێت جلەکە قۆڵی درێژ بێ بۆ نمونە کە ئاگرێکە کاتەوە قۆڵ ئاگرەکە بکاتە قۆڵیان قژی بڵاو نەبوو بێتەوە تا ئەتوانرێت قژی بەسراو بێتەوە. سێمیشیان ئاگرەکە بە پێی پێویست بەکاربێنێ، نەک بۆ نمونە تۆ هێلکەیەک لێنەی ئاگرێکی زۆر بەکاربێنی. چوارمیشیان ئەبێ ئەو کەسە بە ئاگا بێت لەوەی کە شتێکی لەسەر ئاگرەکە داناوە. بۆ نمونە جاری وا هەیە چایان لەسەر بۆ نەماوەی پێشوە حاڵەتێک لە بەشە ناوخۆیەکان ڕوویە چای لەسەر غازەکە دانابوو لە بێری چوو بۆ چاکە کوڵا بوو بۆ هۆی کوژانەوەی ئاگرەکە هەر غازەکە لێ چوو بوو
لەبەرەوە ئەو کەسەی کە لەو شوێنەیە کارەکە لە مەتبەخە کارەکە ئەبێ زۆر بەوریایی تکایە مناڵ با نەچێتە مەتبەخ، مناڵ با ئامێرە کارەبایەکان بەکار نێنێ، مناڵ با دەستکاری کارەبار نەکە. ینی ئەوە کەوێتە سەر سەرۆکی خێزانەکە ئەبێ بە هیچ شوێک مەجای مناڵ نەیە لەو بابەتانە نزیک بێتەوە. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکانە، بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕائیس سیروان محەممەد ئەفسەری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامەبین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکوتمان تەوەری دووەممان باس لە نەخۆشی کۆرۆنا و ناجێگیری دەروونەکەین وەگەزانین کە ئەو هەواڵانی ڕۆژانە لە تیڤیەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەیبینین هۆکارێکی گرنگم بۆ ئەوەی کە دەروونمان ناجێگیر بکەن و ترسێکی زۆرمان لێ بنیشە دەربارەی ئەم نەخۆشیە. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ترسە نەمێنێت و ئەم هەواڵانە نبنە هۆکارێک بۆ ئەوەی کە بێتە هۆکارێک ناجێگیری دەروونمان لەلا دروست بکات و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی باش بە هاوڵاتیان بناسرێنرێت نەک ئەوەی کە ڕۆژانە ئەو هەواڵانی کە بڵاو ئەبێتەوە هاوڵاتیان ئەترسێنرێن لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توژبوانی زیاد ئەکات و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو کەسانی ئەیکوژێت بۆنی ئەم نەخۆشیوانێ ڕوو لە زیادبوونەکات وەگەزانین کە هەموو کات باس لەوە کراوە لە سایە 98 ئەو کەسانی ئەم نەخۆشیان گرتووە باش بوون چاک بوونەتەوانێ و لە سایە تەنها لە سایە 2 ئەم کەسانی کە ئەم نەخۆشیان گرتووە مردوون. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە دەروونمان هەموو کات بەجێگیری بمێنێتەوانێ و نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە توشبوو بین بەم نەخۆشیە. هەر بۆ مەبەستەش بەڕێز شیلان حەمە دەروون ناس و ڕاهێنەر و ڕاوێژکاری کەسی و خێزانی بە شێوەیەکی ڕاستە و خۆ لامان میوانە. شیلان خان سڵاو لێ ببیانیت باش بێت. خۆش ببوو ئامادەکردنی ئەم پرۆگرامەتە. سپاس دەکەم بەخێر هاتی. شیلان خان ئەمەوێت سەرتا باسێک لە ناجێگیری دەروون بکەین بزانین تا چەند کاریگەری هەیە لەسەر توشبوونمان بە نەخۆشیەکان. بەڵێ سەرەتا ئەگەر ئێمە باس لە مرۆڤەکان بکەین ئەبینی مرۆڤەکان لە دوو ڕووکاری سەرەکیەوە کاریگەریان لەسەر دروستە بێ. یەکی یان ئەوەیە کە ئێمە لە دیوی ناو و حاڵەتی ناوکی و ناوی خۆمانە بەردەوام حاڵەتێکی لە بینی ئەوەیە بە ئێمە ئەڵێ ئەمە باشە ئەمە خراپە یعنی با بڵێن کۆنتاکتێک و پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ دەرونی خۆمان کاتێک کە ئێمە ڕوبەڕووی هەر حاڵەتی لە حاڵەتەکان ئەبینەوە ئەگەر ئەم حاڵەتێکی ناوکی بێ یان حاڵەتێکی دەرکی بێ. حاڵەتی دومیان ئەوەیە کە ئێتۆ لە ناوی خۆتۆ بەردەوام باڵانسێک هەیە بەرز دەکاتەوە نزم دەکاتەوە لەسەر ئەو بڕیارانی کە لە ژیانی خۆتا ئەتێبیێ. لە هەمان کاتە حاڵەتێکی تر هەیە لە ژینگەی دەرەکی هەیە کە یەکێکە فشار و کاریگەری لەسەر تۆ دروستەکە داوا لە تۆکە کە تۆ ئەبێ جێکەوتت هەبێ لە بەرامبەر ئەو حاڵەتی کە لە ژینگەی دەرەکیە کە ڕۆیە. بۆیە بەردەوام ئەبینی مرۆڤەکان زۆربەی کاتەکان لە حاڵەتێکە ئەمێنەوە نازانن بڕیار لەسەر ئەمەیان بنیان بڕیار لەسەر ئەمەیان. بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانێت ئێمە بڵێن ئەگەر مرۆڤەکان ئەگەر تاکەکان توانیان هاوسەنگێکی دەرونی لە دەرونیانە لە دیوی ناوی خۆیانە جێگیربوونیان هەبێت ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانن لەگەڵ ژینگەی دەرەکە با بڵێن پەیوەندێکی هەم باش دروستکەن و هەم ئەو شتانە ئەنجامن کە زۆرترین قازانجی ئەبێ بۆ خودی تاکەکە خۆی لە ئاستی کەسێتی خۆیان و هەروها لە ئاسی خێزانی کۆمەڵگەشە کە ئەتوانێت باشترین کاریگەری دروستەکە کە بەهۆی ئەوەی کە توانیوێتی بڕیارێکی دروست یەکەم هەم لەسەر خۆی بە و هەم لەسەر ئەو جێکەوتە و ئەو بڕیارانە بە کە لە دەروبەری خۆی ڕۆیای لە ژینگەی دەرەکیە. بەڵێ شیلان خان وەک ئەزانین کە لە ئێستادا ئەگەر سەری تیڤیەکان بکەین ئەگەر بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکان بین ئەبینین هەر لە یەکەم هەواڵ کە پۆست کراوە حتا ئاخری هەواڵ هەر دەربارەی نەخۆشی کۆڕۆنایە و چۆنێتی خۆپاراستن و زیادبوونی ژمارەی توشبوانی ئەمە بزانم کە ئێمە لەم حاڵەتەدا چی بکەین بۆ ئەوەی کە ئەم هەواڵانە کاریگەریان نەبێت لەسەر دەروونمان. بەڵێ هەر کاتێکە هەواڵێک بەیتر ئەم هەواڵە باشە یان خراپەیان جێکەوتێکی ئەرێنی یان نەرێنی هەیە لەسەر تۆ کە کاتی هەواڵێک بڵاو ئەبێتەوە لە سۆشیال میدیاکانە بە دڵنیاییەوە زۆرترین کاریگەری دروستەکان لەسەر تاکەکان. ئەم کاتێکە دروستێکە لەسەر تاکەکان هەر تاکێکش لە ئەنجامی ئەو هاوسەنگە دەرونی ناوی خۆی و لە ئەنجامی بیرکردنەوەکانی خۆیەوە بڕیار لەسەر ئەم شتە ئەیە بە باش یا بەخرا. بۆیە خاڵێکی گرنگ و سەرەتا لێرە ئەوەیە کە هەموو تاکێک پێویستی بەوە هەیە ئەگەر نەخۆشی بۆ منە کۆرۆناش نەبێت کە ئەمڕۆ نەخۆشیێکی باوە و لە کۆمەڵگای ئێمەیە با بڵێن لە جیهانە بەگشتی و لە کۆمەڵگای ئێمە بەتایبەتی بڵێن هاتووتە ناومانەوە کە باسخوازێکی زۆر زۆری لەسەر ئەگرێ لە هەموو شوێنەکانە. لێرەیە زۆر گرنگە ئەو تاکە ڕوبەڕی ئەو حاڵەتە بێتەوە بە شێوەیەکی زۆر ئەرێنیانە چکە زۆربەی کاتەکان ئەو هەواڵانی کە بەداخەوە ئێڵم لە سۆشیال میدیاکانە کە بەرەڕووی خۆمان ئەبێتەوە هەواڵەکان بە جۆری ئیسارە ئەکرێن بە جۆری ئاراسی ئەم تاکانە ئەکرێن کە وایە لێ ئەوەندەی کاریگەری نەرێنی لەسەر ئەم تاکە دروستەکە کاریگەری ئەرێنی لەسەر دروستناکە. بۆیە زۆربەی کاتەکان بە هەواڵێکی زۆر
بڵێن شڵەژاویانە هەواڵێکی دڵە ڕاوکیانە بە ڕۆبەڕووی کۆمەلگا ئەکرێتەوە ڕۆبەڕووی تاکەکانی خێزانەکان ئەکرێتەوە کە ئەوەندەی ترسی لێ ئەنیشێ لەسەر ئەوی کە تووشی نەبێ بەرگری لاشەیدا ئەوەزێنێ ئەوەندە ئەوەی بۆ دروست نابێ کە چۆن بتوانێت هێزی بە خۆی دروستکە بەرەنگاری ئەو حاڵەتە بێتەوە بۆیە لە هەر حاڵەتی لە حاڵەتەکانە ئێمە بینین لە ڕابردوو خۆشمانە زۆربەی کاتەکان ئەمە جارێک نییە ئەمە دوانیە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکەی کراوەیە بەڕووی جیهانە زۆربەی کاتەکان ئەوی کە لە جیهانە ڕوەیە ئێمە بەرکەوتەیەکی ڕاستە خۆمان هەیە لەگەڵ هەموو ئەو حاڵەتانەیە بۆیە لێرە زۆر گرنگە یەکێک لەو خاڵانە کە گرنگترین خاڵ ئەوەیە کە سوشیال میدیاکان بەڕاستی دەورێکی زۆر ئەرێنی ببینێن لە ئاڕاستەکردنی تاکەکانە چونکە ئەمڕۆ تاک کە لە ناو کۆمەلگایە هەیە زۆربەی کاتەکان کە هەواڵێک ئەبیستێ پشتڕاستکردنەوەی هەواڵەکەی لە ڕووی میدیاییەوە ئەیکات لە ڕووی سوشیال میدیاوە ئەیکاتەوە کە ئەچێتە ناو بۆ نمونە فەیسبوک و ئەبینێ لە هەواڵی یەکەم و هەتاوەکو کۆتا هەواڵەکان بازەوەکە کۆڕۆنا ئەوەی خەڵک کوشت ئەوەنەوە ڕوویە ئەوە بۆ نمونە چین بۆ زەبەلاحی خۆی و تا خەریکە چۆکی پێداهێنێ ئەمانە حاڵەتی بۆم تاکە دروستەکە وای لێ ئەو هێز و توانای کە خۆشی هەیەی ئەو بەرگری کە خۆشی هەیەی بەدەستی خۆی باڵانسی بەرگریەکەی شیلا خانوێنە بەداخەوە وەک ئەبینی ڕۆژانە لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتەکان لۆ پەیجانەی کە هەیە لۆ ئەکاونتانی هەیە بە مەبەستی بازرگانی ئەم هەواڵانە بەکارئهێنن یاخود مەبەستی ئەوەی کە بینەرێکی زیاتر ڕاکێشن بۆ بابەتەکەی کە بڵاویان کردوتەوە ئەمە بزانم تا چەند گرنگە تاکەکان بڕوان نەبێت بە هەموو هەواڵێک کە بڵاو ئەبێتەوە. بەڵێ ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە کە یەکەم کەس بەخۆم بە هەموو ئەو تاکانە ئەڵێم کە لەناو کۆمەلگان و ئێمە بە گشتی خێزان و کۆمەلگامان پێکێنەوە ئەبێ تاکی کورد تاکێکی وشیار بێ تاکێک بە بەردەوام لە پەروەردەکردنی خۆیان بێ بەردەوام لە بەرەپێشچوونی خۆیان بێ کاتێک کە حاڵەتێک لەوانە ڕوەیە لە 100% دەستەمۆی ئەو ڕاگەیاندانە نەبێت کە ڕوبەڕوویان ئەبێتەوە چونکە ئێمە خۆمان ئەزانین سۆشیال میدیا یەکە لەو حاڵەتانەی کە زۆرترین بەرکەوتە و زۆرترین مەودا داگیرەکە بۆی کە بتوانێت هەواڵەکەی خۆی بڵاوکاتەوە ئەو بیری لای ئەوەی ئایا ئەم تاکێکی تەندروستە تاکێکی هاوسەنگە یا تاکێکی نەخۆشە بۆ تاکێکی مناڵێکە کە نەگەشتۆتە ئەو ئاسی تەمەنە کە ئەم هەواڵە ئەبیستێ ئایا چەند کاریگەری و ترس و دڵڕاکی و نەرین لەسەر تاکە دروستەکان بیری لای ئەمەنیە ئەوەندەی بەداخەوە ئێڵە بە تایبەتی لە کۆمەلگای خۆمانە ئەوەندەی بیری لای ئەوەی کە هەواڵەکەی کە زۆرترین کەس بیبینێ لەلای زۆرترین کەس بڵاو کرابێتەوە زۆرترین کەس خوێندرابێتەوە لەسەر ئەم هەواڵی ئەم ئەوەندە بیری لای ئەوە نییە کە تاکەکانی ئێمە چەند کاریگەری نەرێنی لەسەر ژیانی ئەو تاکە دروستەکە لە دوجارە ئەبێ بە تاکێکی ترسنۆک بەداخەوە ئەبێ بە تاکێکی نەخۆش ئەبێ بە تاکێک کە ئەبێ بەبار بەسەر خێزانەکەی کۆمەلگاشەوە بۆی خاڵێکی گرنگ لێرە ئەوەیە کە تا بەڕاستی میدیای ئێمە ئەبێ میدیایکی بەرپرسیار بێ بەرامبەر بە هەموو ئەو حاڵەت ڕووداوانەی کە ڕوئەیە کاتێک کە تۆ حاڵەتێکی ڕووداوێت کە ڕوئەیە ئەبێ سەرەتا بیرلۆ بکەیت و ئای ئێمە یەن لە ڕێی ئەم میدیای خۆمانەوە ئەم هەواڵە بڵاو ئەەکەینەوە کاریگەریە باشەکانی چەند و خراپەکانی چەند کەواتە تۆ ئەبێ کە کاتی هەواڵێک ئەبیسترێت چکە ئەمڕۆ جیهان وەکو شارێکی بچووکی لێ هاتووە شتێک لە ئەو پەڕی دنیا ڕوەیە ئەمڕۆ لێ من تۆ ئەبیسترێت و لە ئەنجامی ئەو بەرفراوانیە میدیایی کە هەیە لە هەموو جیهانە بۆیە زۆر گرنگە سەرەتای هەموو شتێک بە ڕێنماییەکی ئەرێنی دەست پێ بکە کە ئێمە کۆمەلگایەکین پارێزراین لە زۆر حاڵەت بەتایبەتی لەم حاڵەتی نەخۆشیە بۆچی پارێزراین لەبەری بەگشتی ئێمە کۆمەلگای مسلمانین کۆمەلگای مسلمانێکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە لە پاک و خاوێنیە لە پێش هەندێک لە شوێنەکانی ترەوەیە بۆچی لەبەر ئەوەی تۆ هەندێک خۆراکەیە کە تۆ ممارەسی ناکەی لە ژیانی ڕۆژانی خۆت کلتورمانڕێکی پێناکە بەڵێ یعنی لە زۆر حاڵەتە تۆ ئەمە واولێکە پارێزرا ئەبی لە هەندێک لە کێشەکانە خاڵێکی تریان ئەوەیە بوونی پاک و خاوێنی کە ئەمەیەکی ترە لە بنەمە سەرەکیەکانی یعنی سپاس بۆ خۆتاکی کورد یەکێکە لەو تاکانی کە تاکێکی پاک و خاوێنە کە ئەمەیەکە لە شانازانی کە تاکەکانی کورد بکەین بە خۆمانەوە کە لە هەمان کاتە ئێمە ئەو خۆراکانە ناخۆین کە گونجاو نییە بۆ ئێمە و لە هەمان کاتە پاک و خاوێنێکی ترە لە بەهاسەرەکیەکانی تاکی کورد بۆیە لەم دوو مەجالەیە ئێمە بەڕاستی پارێزراوین خاڵی سێهەمیان ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە کۆمەلگایەکەین لە بوارە تەندروستیەکەشا لە پێشەوەی یعنی کۆمەلگایەکی دواکەوتونین بڵێن وڵی تر ئێمە گەر پەتاکی زۆر سادە زۆر ئاسایی بێتە نامان هۆمان قەتڵ و عامەکە و قڕمانتی ئەخشتیوانە لەبەرەوەی ئێمە تەجریبەمان هەیە بڕۆ لە ساڵانی ڕابردووە بگەڕێنەوە بۆ ڕابردووە بینین بۆ منە ئەفلۆنزای بەراز هەبوو هەندێک ئەفلۆنزای تر هەبوو کە ئێمە زۆر بە ئاسایی توانیمان لەلایەنە تەندروستەکە کۆنتڕۆلێکی باشی بکەین و هەروەها توانیشمان کەمترین زەرەر بە تاکەکانی کۆمەلگا بێنین. شیلان خان باست لەوە کرد کە کلتورمان ڕێگەمان پێنادات هەنێک خواردن بەکار بهێنین و هەنێک خواردن ئێمە سواز بخوا کە نایخۆین
ڕۆژانە ئەمێ باس لەوە بکەین کە زۆربەی کات لە ڕێگەی چۆرە کۆمەڵایەتیەکان و هەواڵانی لە تیڤەکانەوە هەیە باس لە خواردنی ئەم خۆراکانە ئەکرێت کە زیانەگەێنێ بۆ کەسانەی کە ڕۆژانە ئەیخۆن و ئەبنەیەکێک لە توشبوانی نەخۆشی کۆرۆنا. ئەمێ بزانم تا چەند گرنگە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە وەزانیاری بدرێت دەربارەی بۆ هاوڵاتیان لەبارەی بەکارهێنانی خۆراکەکانی تر ئەو خۆراکانی کە باشن بۆ ئەوەی کە بەرگری لەش بەهێز بکات و نەوێتە هۆکارێک بۆ ئەوەی کە توشبوو بین بەم نەخۆشیانە. بەڵێ بەگشتی ئەو خۆراکانی کە لە بوارە تەندروستەکانە ژێزاتی تەرکیزی خراوەتە سەر باسی لێ ئەگرێ ئەوانەیە زیاتر بۆ من تاکەکان هەوڵ بن پابەدن بە خواردنە خێزانیەکانی خۆیانەوە. بۆ من ئەگەر تۆ لە ڕۆژەکە یەک ژەمنانی دەرەوە یا دوو ژەمنانی دەرەوە خواردووە هەوڵ بە کەمی کارە زیاتر بۆ ناوماڵەوە ئەو خواردانەی خێزانەکانی خۆتان بخۆن ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەبێ ئاگامان لەبێ. ئەمەش بۆچی لەبەری ئەو خواردانەی کە لە ناو خێزانەکان ئەخورێ ڕێژەی پاک و خاوینی زۆر زیاترێکە لە شوێنەکانی دەرەوە. خاڵی دومیان ئەوەیە کە زۆربەی کات خواردنەکان هەمەجۆرین بۆ نمونە بڵێن ئەگەر لە ڕۆژێکیانە بڵێن گۆشتی تیابیان لە ڕۆژی دومیانە زۆرێک لە شتەمەنەکانی تیابێت لە ئەنجامی بۆ نمونە بوونی ئەو ڕێژەی خوێ یان چەوری یان ئەو شتانی کە لە دەرەوە ئەی خۆی زیاترێکە وەک لەوەی کە لە تۆ لە ناو ماڵە بەکاری ئەهێنین. بۆیە بەگشتی ماتوانین بڵێن ئەو خۆراکانە بخورێ کە زیاتر لایەنە سروشتیەکەوە نزیکە هەتاوەکو ئەو خواردنانی کە چەند مەوادێکی تر تێکەڵەکرێت و لە ئەنجامە لەوانەی کاریگەرێکی خواردنی دەرەوەش تا چەند کاریگەری هەیە لەسەر توشبوونمان بەم نەخۆشی. بەڵێ بێگومان ئەوکەی کە باسپاکەری ینی هەوڵ بدرێ خواردنی دەرەوە زۆر کەم بکرێتەوە بۆچی لەبەر یەکەم حاڵەت لەبەر ئەوەیە کە لایەنە تەندروستەکە تۆ ڕەچاو بکەیت. کاتێک کە تۆ خواردنەکەی دەرەوە ناخۆی ئەگەری توشبوون بە هەر نەکار نەخۆشی کۆرۆنا هەر نەخۆشیەکی تر ئەگەری توشبوون بە تۆ کەمەکاتۆ لەبەر ئەوەی ئەو خواردنەی کە تۆ لە ماڵەوە ئەیخۆی هەم خواردنێکی تەندروستە و هەم خواردنێک کە ڕێژەی پاک و خاوینیتیا زۆر زیاترێکە بۆ لەبەرەوەی ئەو خێزانە بەردەوام لە خەریکی ئەوەیە کە تۆ چۆن بتوانێت پاک و خاوێنی هەم لە ڕووی مطبەخ و خواردن ئامادەکردنەوە و ئەو تاکە کەسی کە ئامادەشەیەکە دڵسۆزترین کەسە لە ناو خێزانەکەیە کە دایکە کە بە و کارە هەڵەسێ هەوڵ ئەیە زیاتر ئەو حاڵەتانە ڕەچاو بکە بۆی بتوانێت خواردنێکی تەندروست و سەلامت پێشکەش بە تاکەکانی خێزانەکەی بڕاستە. شیلان خان با باسێک لە کەشوهەوای کوردستان بکەین. ئەبین ڕۆژانە باس لە وڵاتی چین ئەکرێ ڕۆژانە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە تا دێت زیاتر ئەکات. ئەمە بزانم هۆکار چییە کە ئەو پەیج و ئەکاونتانە یاخود ئەو تیڤیانەی کە ئەم هەواڵانە بڵاو ئەکەن و باسێکیش لەوە ناکەن کە کەشوهەوای کوردستان وەکو کەشوهەوای چین نییە و ئێمە هەر چواروەرزەکەمان بە چەواوی دیارە و ئەمە نابێتە هۆکارێک ئەگەر ڤایرۆسێکیش هەبێت لەم کەشوهەوایی کە هەمانە لەناو ئەچێت. بڵێ بەگشتی ئەگەر ئێمە باس لە پەتا بکەین پەتا خۆی عادەتی وایە کاڵە پەتا ینی لە کاتە ساردەکانە ئەم حاڵەتە ڕۆیە و تایبەتی ئەم ڤایرۆسەش کە ئێستا دروست بووە زیاتر کاریگەری سەرما لەسەریتی بووە لێرە ڕێنمایی هەموو تاکێک ئەوەیە یعنی بکرێت وا باشترێکە کە هەوڵ بە زۆرترین کاتەکانی بە شتی گەرم بۆ نمونە گۆرەوی لە پێکات لەو شوێنانەکە ئەمێنێتەوە گەرم بێت بۆ من ئێمە ساڵانی ڕابردوو کە هاتین ئەم مۆسیمەوەی تر بەهار بوو زۆربەی کاتەکان پەتایەکی بەهارە دروستە بوو لە ئەنجامی گۆڕینی جلی زستانە بە جلی بەهاریان یا جاری وایە لەو بینەیە جلی بەهارە نیە ئەکسەرێکێن بە جلی هاوینە بە تایبەتی گەنجەکانمان ئەبێ ئەم ساڵ زیاد لە ساڵەکانی تر ئەگەیان لەم حاڵەتە بێ جلی زستانە زیاتر بهێڵنەوە زیاتر بۆنە ماڵەکان گەرمترکەن بۆچی هەتاوەکو ئەم حاڵەتی پەتایەتی ئەپەڕێ چۆکە یەک لە کاریگەریەکانی توشبوون و بڵاوبوونەوە ئێوە کە شوێنەکان سارد بن ئەو کەسانە وانە زووتر پەتاکە پێیان ئەگا بەڵام ئەوی کە گرنگە و حاڵەتێکی خۆشبەختیە بۆ کۆمەڵگەی خۆمان ئەوەیە کە هەتا پلێگەرما بەرزتر بێت و ئەم حاڵەتی ڤایرۆسە کاریگەریەکەی کەمتر خۆشەوە بۆی ئێمەش ئەمڕۆ با بڵێن کە 20 مانگە بەرەو بەهار ئەڕۆین وردەوردە هەر ئەبینی هەر لە ئێستا و کەشوهەوای کوردستان و کۆمەڵگەی خۆمان کەشوهەوایەکی میلە و گەرمی بەخۆی و بینیوە وا باشترێکە کە بەردەوام ئەو حاڵەتەی خۆداپۆشین و گەرم ڕاهاتنێ لە ناو ماڵەکانمانە کەمی نەکەینەوە بەردەوام بین هەتاکو ئینشاڵڵا ئەم حاڵەتە تا هەفتەیەکی ترەوەکو لانی تەندروستی حکوومەتی هەرێک بەڕایگەیان کە ئەم هەفتەی داهاتوە هەفتێکی زۆر هەستیارە بۆ ئێمە ئەبێ زۆر ئاگامان لێبێ هەم لە بارە تەندروستەکەیە هەم لە گەرمیە هەم لە خواردنی شلەمەنی زۆرە و هەم لە ڕێنماییکردنەوە کە لە چینە شوێنە قەرەباڵغەکانەوە هەتا شتی زۆر ضرور نەبی زۆر مەجبور نەبی زۆر ناچار نەبی مەچۆرە ئەو شوێنانەوە کە ئەگەری ئەوەی هەیە کە تۆ ئەو ڤایرۆسە بە ئاسادتر ڕوبەڕووی تۆ بێتەوە و بۆی ئەمانە کۆمەڵە ڕێنمای ئەبێ بە هەمومان جێبەجێکین بەڵام کە جێبەجێ ئەەکەی مانێ ئەوە نییە زۆر
قورسیکەی لەسەر خۆت جاران تۆ هەندێک شتت کردووە ئێستا هەوڵ بە تۆزی جدیتر بە بۆ ئەوی بتوانی سەلامەتی هەم خۆت و هەم تاکەکانی خێزانەکەت پارێزی. شیلان خانووک باسمان کرد پێشتر هەواڵەکان کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێی تیڤەکانەوە بڵاو ئەبنەوە ئەگەر ئێمە بینەر و بیسەری ئەم هەواڵانشت نەبین لەناو زۆربەی ئەو کۆبوونەوانی کە ئەکرێ کۆبوونەوە خێزانەکان یاخود لە دەرەوە ئەگەر بچیتە دەرەوە بە مەبەستی کارکردن ئەبینی کە ئەو کەسانی ئەم کۆبوونەوانە ئەکەن زۆربەی باسی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و ترسناکی ئەم نەخۆشیەکەن. ئەمە بزانم کە تاکەکان لەم کاتەدا چی بکەن بۆ ئەوەی کە لەم کۆبوونەوانە بە دوور بنوە قسەی بەرامبەرەکانیان کاریان تێنەکات و نەبێتە هۆکارێک بۆ ناجێگیری دەرونیان. بەڵێ ئێمە لە ڕێ خۆمانەوە وەکو پێیجی شیلان هەموو هەروەها پرۆژەیەکمان هەیە بەنێ پرۆژە تویەکی بەهێزترەوە نزیکەی بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژێکە بێ چالەنجێکمان ڕاگەیانوە لەسەر ئەوەی کە ئێمە تاکەکان چۆن ئاگادار بکەن و لەسەر ئەوەی کە هێزی کەسێتی و هێزی هاوسەنگی دەرونی خۆیان زیاتر جێگیر بکەن بەرگری خۆیان زیاترکەن ئێش لە ڕێگەی ئەوە یەکەم خاڵ کە دامە ناو بە ئەو بەڕێزانە کە لەگەڵ مانابن ئەوەیە کە واز لە هەموو ئەو هەواڵە نەرینانە بێنە کە لەسەر هەر باس و خواسێک و بەتایبەتی لەسەر نەخۆشی کۆرۆنا دروستە بێ بۆ نمونە کاتێک ئەکاونتەکەی فەیسبووک کە هەر شتێکی تر ئەەکەیتەوە کە ئەبینی یەکەم هەواڵ بە کۆرۆنا دەست بێگا کە چەند کەسی لەناو برد یەکسەر تۆ وەرە دلێت و یا بلۆکی ئەو هەواڵانە بکە ئاگادار بە سەیری هیچ هەواڵێک لەم هەواڵانە مەکە ئەگەر 20 هەواڵە بە دوایەکە چۆتە خوار و سەیری هەر 20 مەکە ئەمە وەکو حاڵەتێک کە تۆ بەرگریەکەم لە خۆت و هەم لە کەمکردنەوەی ئەو هەواڵانە ئەەکەی کە بڵاویکەیتەوە. خاڵی دومیان ئەوەیە کە کاتێک شتێک ئەبیستی کاتێکە بۆ نمونە بە واقعی هەندێک کەس باسیم حاڵەتە بۆ تۆەکەن وەرە لە ڕۆزانستەکەی و لەگەڵ ئەم کەسانە مامەڵە بکە باس لە بوونیەتی تاکی کورد بکە کە تاکێکی بەهێزە هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی لایەنت جەستی و تەندروستەکەیەوە کە حاڵەتێک ئەتوانێت بەرەنگاری زۆر زۆشتی تر بێتەوە. خاڵی سێهەمیان کە زۆر گرنگەوەیە باسەکان بابن بە باسی ئەوەی کە ئێمە چۆن بتوانین پارێزگاری بکەین چۆن بتوانین بەرگری لەم حاڵەتە بکەین نەک بڵێن وڵا ئەوەنە خەڵکی کوشت و کورتە حمل هیچ شتێک ناکات و لایەنە تەندروستەکانمان لە ئاسی پێویستیان و یعنی زیاتر لەسەر حاڵەتە نەرێنەکان قسە بکەین بە پێشەوانەوە هەوڵ بە ئەوەندەی لەسەر حاڵەتە ئەرێنیەکان قسە بکە ئەوەندەی هێز و وزە بەرەوە بە تاگەکان و پێش هەموو شتێ کە تۆ هەر وشێکی ئەرێنی کە ئەڵێ 16 کاریگەری لەسەر خۆت هەیە چەند وشێکی ئەرێنی بڵێ ئەوەندە خۆت زیاتر بەهێزە بیلانی بەرگری خۆت و مەنعی ناوکی خۆت بەهێزە بێ بۆیە زۆر گرنگە لە هەر شوێنێ هەواڵی نەرێنی بێت تۆ ڕوبەڕووبەرەوە نتوانانی ڕوبەڕووبەرەوە چاوداخە و تێپەڕێنە وە کاتێک کەسێ باسی هەواڵێکی نەرێنەکە تۆ بە ڕوە زانستەکەی و بۆ ڕوە ئەوەندەی زانیاریت هەیە ئێمە ناڵێن بۆکو کەسێکی سوۆر لە بوارەکەی قسە بکە ئەوەندەی کە تۆ زانیاریت هەیە بە ئەرێنی لە بابەتەکە بڕوانە و لە کۆتاییشە ئێمە هەرێکێکمان ئەجلێکمان لەسەرە زۆر کەس هەبوو لە زۆر شت ترساوە تا ئێستا لەوانەیە 100 شتی کەشی توش بوو بێ هێشتا هەر ماویشەتەوە کەواتە شتێک هەیە کە لێرە ئەوەندەی کە ئێمە کارمان بەسەر ئەوەیە چۆن بەرگری لە هێزی خۆمان بکەین ئەوەندە ئیشمان بەوەنی ئایا من بەمە ئەمرم یا نابرم چکە مردن حاڵەتێکە لە لای هیچ کەسێک نیە خی گەۆ خۆی ئەوە باشترێکە زانێ بۆیە خاڵی گرنگ ئەوەیە کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین تاکەکانمان تاکێکی بەهێز بن ئەم بەهێزبوونە لەوە بێ هەوڵ بە بەردەوام ئەرێنی بە بەرامبەر بە ناخۆشترین حاڵەت کە ڕوئەیە بۆچی چکە دوجار تۆ بەرپرسیاری بەرامبەر بۆ کەسانی کە گویان لەم وشەی تۆیە کە گویان لەوەیە کە ئەبیستن وڵا فڵان کەس وای بتکاتە ئەم حاڵەتە زۆر خەتەرە کاتە ئەبێت تاکەکان هەمویان بەرپرسیار بن بەرامبەر بۆ پێگەی کە خۆیان هەیەە و بەتایبەتی بەرپرسەکان و بەدایبەتی ئەوانەی کە لە بواری میدیای ئیشەکەن و هەروەها ئەو خینە و خێزانەکان دایکان و باوکان کە زۆر گرنگە منداڵەکانە نەترسێنی کە خۆشبەختانە ئەڵێن ئەم ڤایرۆسە کار لە مناڵی خواردنەوە ساڵ ناکات ئەمە شتێکی زۆر خۆشە بەڕاستی هەم کارەسات ئەگەر بشقەومێ کارەساتەکان لە ئاستێکی کەمترایە چکە ئەوانێک کە لە بەتەمەن و لە پەکەوتن و یان نەخۆشێکی درێژخانیان هەیە ئەگەر ئەمەش نەبێت ئەبێت لە کاتی تر هەر زۆر خۆیان پارێزن لە ئەنجامی ئەوەی کە بەرگری لەشیاندا وەزی و پێویستە زیاتر ئاگایان لە خۆیان بێتەوە کەسێکی تر ڕاستە. شیلان خان با باسێک لە پرۆژەکەی بەڕێستان بکەین بزانین ئەم پرۆژەی کێتیادا بەشدارە و چەند ڕۆژ ئەخایەنێت و ئەم پرۆژەیە لەکوێ جێبەجێ ئەکرێت. بەڵێ پرۆژەکەی ئێمە پرۆژی توێکی بەهێزتر لە ئەنجامی ئەوە هات کاتێک کە ئێمە بیرمان زۆر لەو کردو کە تاکەکانی ئێمە تاکێکی بەهێزە بەڵام بەردەوام لە ژیانێنە تووشی شڵەژانی دەرونی ئەبنەوە تووشی داڕخانێک بنەوە کە ڕۆبەڕووی ژیانێکی خۆیانەتر ئەم ژیانە ژیانێکی کەسی بێ یان پیشەی بێ یا خێزانی بێ یان بۆ نمونە ڕۆبەڕووی بڕیارێک لە بڕیارەکانی ژیانێنە بۆی ئێمە هەستیان بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە کە ئەم پرۆژەیە بەنای پرۆژەی توێیەکی بەهێزترە بۆ ئەوەیە کە تاکەکان بتوانن زیاتر بەرەوڕووی ئەو ژیانە تازەیە بنەوە کە
ڕوبەڕوویان بێت ئێمە خۆمان ئەزانین کە ئەمڕۆ بەرەوچەشتونەکان زۆر لە ئاستێکی فراوانەیە بەڵام بەداخەوە تاکی کوردی ئێمە تا ئێستا لەو ئاستەیانە کە بتوانێت هاوسەنگێکی دەرونی خۆی باڵانسێکی تەواو ڕاگرێ بۆ خۆی کاتێک کە ڕوبەڕووی هەواڵەکە بێت و تووشی تێکشکانێکی دەرونی نەبێت کە ئەمەش بەداخەوە لەم کاریگەری ئەوەندەی تێکشکانە دەرونیەکان کاریگەریان هەیە لەسەر ئەو تاکە و لەسەر جێکەوتی و لەسەر هەنگاوەکانی ئەوەندە شتە ژینگە دەرێکیەکە کاریگەرینە لەسەر ئەمە بۆیە لێرە ئەمە هەستان بەوە کە پرۆژێکماندانە بەنای پرۆژێ توێکی بەهێزتر کە دوو قۆناغی سەرەکی پێکاتوە قۆناغی یەکەمیان باز لە هاوسەنگی دەرونیەکە بەگشتی تۆ چۆن تاکێک بنیاد بنی ئەم تاکە خۆی بەهێزە بەڵام لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی ژیانی خۆی قورسەیەکانی ژیانی خۆی وای لێ هاتووە کە تووشی داڕوخانێکی دەرونی بووە لەبەری ئەوەی کە پێویستی بەوە بێ بەردەوام سەردانی دکتۆرە دەرونیەکان و چارەسەری دەرونی وەرگێ بێتەوە بۆ خۆی سەلەنە بنیادنانی هێز و توانەکانی خۆی باتەوە ئەوش لە ڕێی ئەوەیە کە حەوت لێ هاتووی گرنگ ئەخوێنە لەم قۆناغیەکەمەیە کە چۆن بتوانێت بە خۆی بناسێت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و خودی خۆی بەڕێوە بەرێ و چۆن بتوانێت هەم لایەنی دڵڕاوکەکەی چارەسەر بکات و بەڕێوە بەرێ و ئەو هەستانەی کە هێتی لە هەم لە کاتی خۆشی و هەم لە کاتی ناخۆشیە و متمانە بەخۆبوون چۆن لە خۆیان دروستکاتەوە و هەروەها بتوانێت بەڕۆڕووی هەر حاڵەتێک کە ئەبێتەوە بیرکردنەوەی ئەرێنی هەبێ بۆ نمونە تۆ شتێک ئەمینی حاڵەتێک ڕوئەیە لە 100% ئەم حاڵەتە هیچ شتێکی باشی تیان نابێنی وەکو چۆن عینەکێکی ڕۆشتۆ لە چاوەکەی بەڵام لەو کاتەیە و لە پرۆژەکەی و لە قۆناغیەکەمە ئێمە ئەو تاکە فێری ئەو ئەکەین ئەگەر نەونۆشی خراپە تۆ هەوڵ بە یەکدانە بە باش ئەم شتە ببینە بڵێ سوودێک لەم شتەیە هەیە بزانین ئایا ئەم سوودە چییە بۆ نمونە ئەگەر ئێمە نمونەی نەخۆشی کۆرۆنا بینینەوە کە لێرەیە ئایا کۆرۆنا هیچ سوودێکی نییە بەڵام بەڕاستی یەکێک لە سوودەکانی ئەوەیە هەموو تاکەکانی هۆشیار کردوێتەوە لەسەر ئەوەی کە زۆرترین پاڵکو خاوێنی ئەنجام بن و زۆرترین ئیستعداد وەرگرن بۆ ئەوەی کە چۆن بتوانن خۆیان بپارێزن ئەڵێ پارێزگاری لە چارەسەرکردن باشترێکە کاتێ ئێمە فێری ئەو بووین کە لە ئەنجامی ئەمە یەک لە باشەکانەوەی کە چۆن بتوانین مەناعەیەکی باش بە خۆمان پیاکەین و خۆمان بەهێزترکەین لەو نەخۆشیەکە هەیە ئەمە قۆناغی یەکەمە کە نزیکەی 2 مانگ و 3 هەفتە ئەخایەنێ قۆناغی دووەمیان باز لەو ئەکا کە تۆ چۆن ئەبی بە کەسایەتێکی کاریگەر هەم بۆ خودی خۆت متمانە بەخۆبوون لە خۆتە دروست بووە و هەم بۆ خێزان و چواردەورەکەی خۆت بەردەوام کە تۆ لە شوێنێکا دەرکەوتی کەسایەتێکی کاریگەرت هەبێ ئەوەندەی کاریگەریەکەی تۆ کەسایەتێکی بڵێن کاریگەریەکی ئەرێنی بێ ئەوەندە کەسایەتێک نەبێ خەڵک حەزکا لە تۆ دوورکەوێتەوە بۆیە لە ڕێی دوو پیاوانی با بڵێن ئەکادمیەوە کە ئێمە ئەیخوێنین و بە ئەو بەشداربووانە ئەڵین یەکەمیان مەرز برێکسە کە پێک هاتووە لە 16 جۆری کەسایەتی کە 16 کۆدوەرە ئەگرێ و هەروەها دکتۆر داوید کەریسیە کە 24 جۆری کەسایەتیە کە شیکاری بۆ کەسایەتیەکان ئەکا کە ئیش لەسەر کۆدەکانیان ئەەکەی کە ئەم تاکانە بەلایەنی کەمەوە لە 100 لە مەرز برێکسە لە 183 بۆ 85 خودی کەسێتی تاکەکە دیاری ئەکا و هەروەها لە داوید کەریسیە ئەچێتە لە 190 کە ئەمە وای لێکە زیاتر ئەو تاکە هەم خۆی ئەناسێ و خاڵە بەهێزەکانی ناسێ خاڵە لاوازەکانی خۆی ئەزانێ کە چۆن بتوانێت بەرەو باشبوونی بەرێ و هەروەها باشترین پیشە و گونجایی بۆ ئەم کەسێتیە چۆنە چکە خۆمان نەزانین ئێمە خاوەنی هێز و توانە و لێهاتوویەکی زۆرین بەڵام ئەگەر نەمازانی ئەم هێز و توانە و لێهاتووی لە شوێنی خۆی و لە ژینگەیەکی گونجاو بەکاری بێنین بێگومان ئەوەندەی ئەبێ با بڵێن لاوازیمان لەو شوێنەمان ئەوەندە نابێت بە خاڵی بەهێزمان کە بتوانین بۆ کەسایەتێکی کاریگەر لە شوێنەیە دەربکەوین شیلان خانەمە بزانم باسێک لەوە بکەین کە تەنها لە شاری سلێمانی ئەم پرۆژەیە بەڕێوە ئەچێت یاخۆت لە شارەکانی تری هەرێمی کوردستان بە تایبەت لە کەرکووک وەگەزانین لە ئێستادا چەند حاڵەتێک لەم نەخۆشیە تۆمار کراوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کەم پرۆژێ بەرنە ئەو شارەش و ئەو ترسە لەسەر هاوڵاتیانی ئەوێش کەم بکەنەوە بەڵێ ئێمە پرۆژەکەمان بڵێن لە 22/2020 ڕاگەیان وەکو یەک دەستپێکی یەکەم ڕۆژی پرۆژەکەمان بەڵام کە سەیری ئەم وەزع و حاڵەتەمان بە تایبەتی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە هات ئێمە ڕامان کردەوە بۆ نمونە ئەمڕۆ دووەم ڕۆژی پرۆژەکەمان بکە لەگەڵ گروپەکانمانە دەست پێ بکەین لەبەر ئەو ڕێنمایانە ڕامان کردووە و هەوڵ ئین چاوەڕێ ئەو حاڵەتە ئەەکەین کە بزانانی ئایا بوارە تەندروستەکە چیلی اینجا بەڵام لە ئێستا تەنها لە شاری سلێمانیە و بە تایبەتی لە شاری کەرکووکە هیچ بڵین پلانمان هەیە لە ساڵەکان لە کاتەکانی داهاتوو بچینەنە ئەو بڵین کەرکووکە هەولێرە قەزاناحیەکان هەر شوێنەکانی کە ئەچین بەڵام وەکو ئێستا بەڕاستی لەناو
سلێمانی شەجارە ڕامان گرتووە لەبەر ئەوەی کە تۆ کارێکی پیشەیی ئەەکەیت ناکرێ بەخۆی ئەم کارە پیشەی کە خۆتەوە ئەیکی پرۆژەیەکتەوە هەندێک خەڵک تووشی حاڵەتێکی ناجێگیری بکەیت بۆی وا پێمان باشێتە بیوەستێنین هەتاوەکو بزانین ڕێنمایەکان چیمان پێ ئەڵێن ئەو کات ئێمەش دەست پێەکەینەوە. بەڵێ دەستان خۆش بێت. شیلان خان ئەمە بزانم کە ڕێنمایی ئێوە چیە بۆ هاوڵاتیان و ئەو کەسانەی کە بڕوان بە خۆیان هەیە و بێگومان بڕوان بەوە هەیە ئەگەر هەر نەخۆشیێک بگرن ئەتوانن زاڵ بن بەسەریا وەکو دوا پرسیارم ئەمەوێت بزانم کە ڕێنمایی تۆ چیە بۆ ئەوەی کە بتوانن بەو ئەزمونەی کە خۆیان هەیەە قسە بۆ دەوروبەرەکەشیان بکەن و ئەو ترسەی کە لایەن خەڵکەوە هەیە دەربارەی ئەم نەخۆشیە بتوانن کەمتری بکەنەوە. بەڵێ ڕێنمایی بخۆم و بۆ هەموو ئەو بە ڕێزانی کە ئێستا بینەرمانن بەڕاستی ئەوەی هەریەکێکتان حسابکەن کەناڵێکن هەریەکێکتان ئێوە ئەکاونتێکی خۆتانتان هەیە هەوڵبن لە ڕێگەی ئەکاونتەکانتانەوە لە ڕێگەی ئەو شوێنانە کە دەستان بە کەسەکان ئەگا هەرچی ئەکەن بیرکردن ئەرێنی بڵاوکەنەوە قسەی ئەرێنی بکەن بۆ تاکان بۆ نمونە تۆ بە تاکێک بڵێکێک لەو شتانی کە باسێکی بۆی بڵێ هەرچێک ئەەکەی پاکو خاوێنی ڕاگرە کە پاکو خاوێنی و ڕاگەت بەلانی کە بۆ لە 100 بۆ چێت تۆ لە نەخۆشەکە بە دوور ئەبی هەوڵ بە خواردنی تەندروست بخۆ بۆ نمونە شلەمەنەکان بە بەرداوامی بخۆ زیاتر ئەو خۆراکانە بخۆ کە گەرمن ئەو خۆراکانە بخۆ کە سروشتی ترێکن هەوڵ بە ئەو میوانە بخۆ کە ڤیتامین سیان زۆرتایە ڤیتامیناتەکان زۆر زیاتر بکەن بۆی ئەمانە یارمەتی هەموو ئەو تاکانە ئەیە کە وایان لێ ئەکە هەم باڵانسی ناوکی خۆیان بەقوت ئەکەن و هەم ڕێنمایەکی ئیجابیشە چکە کۆمەلگامان زیاتر بەرەو بابڵێ کرانەوە ئەڕوا زیاتر بەرەو ئەو ئەڕوانکە بۆ نمونە تۆ ئەم هەفتەی کە لە ڕێمانەوە هەفتەی داهاتووتریش بۆ نمونە کە بەرەو نەورۆز و یادەکانی بابڵێ ڕاپەڕین و سەیرانکە شوێنەکان ئەڕێن یعنی بیر لەوە مەکەرەوە کە بڵێ من ئەم ساڵ نەورۆز ناکەم من چۆڵی ئەم ساڵ ئەوە ناکەم نا بیر لەوە کەرەوە لەوانەیە کاتێک کە نەورۆز هات تو ئەمانەت هەمی بێت و زۆر سەرکەوتوش بوو بێتین کۆمەڵگەی خۆمان چکە بەڕاستی هەموو تاکێک پێویستی بۆ هەیە یەکەم شانازی بکە بە خۆیەوە دووهەم بە خێزانیەوە سێهەم شانازی بکە باوەی کە کوردە و بەم کۆمەڵگایەوە کە ئێمە هەمانە ئەمڕۆ هەمومان بەرپرسیارین بەرامبەر بەم حاڵەتێکە ڕوبەڕوومان بۆ تەنها بۆ نمونە حکومەت و دام و دەستگا تایبەتەکان بەرپرسین بەرامبەر بە ئەمانە بەڵکو هەموو تاکێک لە شوێنی خۆیەوە بەرپرسە لەوەی کە چۆن هەم بیرکردن ئەرێنی بڵاو ئەکاتەوە و هەم ئەو ڕێنمایانێک کە ئەدرێت بە تایبەتی ڕێنماییە باشەکان کە زیاتر بڵاویکەیت و جێبەجێکی بە شێوازی ئاسانتر دەستەکانە خۆش بێ بۆ هیواین کە هاوڵاتیان کار بۆ ڕێنمایانی بەڕێزت بکەن و تەورەکەمان بوو بێتە هۆکارێک بۆ سوودگەاندن بە هاوڵاتیان بەڵێ سپاس بۆ شیلان حەمە دەروون ناس و ڕاهێنەر و ڕاوێژکاری کەسی و خێزانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش ڕاستەوخۆ پاملێرمان کاروان لە هەولێرەوە لەگەڵمانە زانیاریمان ئەداتێت لەسەر ڕۆژی جیهانی بەرگری شارستانی کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم چی کراوە بۆ ئەم ڕۆژە بۆ ئەوەی کە بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی بەرەو پێشەوە بەرن. بەڵێ کۆژین بەیانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان دیارە ڕۆژی جیهانی بەرگری شارستانی لە هەژدەی کانون یەکەمی ساڵی 1990 لەلایەن دەستەی گشتی بەرگری شارستانی جیهانیەوە لە شاری جنێڤ لە سویسرا بڕیاری لەسەردرا کە هەموو ساڵێک ڕۆژی 1 بکرێت با ڕۆژی بەرگری شارستانی جیهانی دیارە لای هەمووان ئاشکرایە پیاوانی بەرگری شارستانی یاخود ئەو کەسانی کە لە با بڵێن لەو بوارەدا کار دەکەن هەمومان دەزانین کە ڕوبەڕووی ئەو کارەساتە سروشتی و مرۆیانە دەبنەوە کە ڕوودەدەن چ لە لافاوە چ لە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوەیە چ لە با بڵێن هەر شتێک کە ڕوودەدا بەوەی کە ئەوان بەهانای هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە دەچن دیارە بەرگری شارستانی لە هەرێمی کوردستانیش ساڵانە یاخود ڕۆژانە یاخود هەفتانە و مانگانە دەبینین کە چۆن بەرەنگاری ڕوبەڕووی ئەو کارەسات و ئەو با بڵێن ڕووداوانە دەبنەوە کە ئەوان با بڵێن لە شار و شارۆچکەکان یاخود لە گەڕەکاندا ڕوودەدەن بۆیە ئەوانیش ڕۆژێکیان هەیە کە شانازی پێوە بکەن و کە ڕۆژی جیهانی پیاوانی بەرگری شارستانیە ئەوان ڕۆژانە ڕەنگە ڕوبەڕووی مەرگ ببنەوە ڕوبەڕووی تێکچوونی باری تەندروستی ببنەوە بەهۆی ئەو کارەسات و ئەو ڕووداوانەی کە ڕوودەدات کۆژی من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆژی جیهانی بەرگری شارستانی و هەروەک
کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر من لەگەڵ زۆر بەڕێز ڕائید سەرکەوت تەحسین و تەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر قسە دەکەم. کاک سەرکەوت بەیانیت باش، پێشەکی پیرۆزبای ئەو ڕۆژەتان لێ دەکەم کە ڕۆژێکە تایبەتە بەخۆتان. ئێوە لەو ڕۆژەدا با بڵێن کار و چالاکیەکانتان چین و چۆن ئامادەکاری دەکەن بۆ ئەو ڕۆژەکە تایبەتە بە ئێوە؟ سەرەتا بەخێر بێن بە ناوی بەڕێوە بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش پەیامنەرمان ئامانج بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەقتەقەوە لەگەڵمانایە. ئامانج سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. ئەمێ بزانم کە زانیاریەکانی تۆ دەربارەی بەرگری لە نەخۆشی کۆرۆنا چین. سڵاوتان لێ بێم، کاتتان باش. من ئێستادا لە دوایین سنووری پارێزگای هەولێر لە نێوانی پارێزگای کەرکووک و نەحیەی تەقتەقەوە سنووری قەزای کۆیم. دیارە ئێرە دوا سنووری پارێزگای هەولێرە لە سنووری قەزای کۆی و نەحیەی تەقتەق. ئێرە ئەم هاوڵاتیانی کەوا لە پارێزگای کەرکووک دەگەڕێنەوە بۆ پارێزگای هەولێر و بۆ سنووری نەحیەی تەقتەق و قەزای کۆی. لێرە لە ڕێگای نەخۆشخانەی گشتی تەقتەق پشکنینیان بۆ دەکرێت، وەکەوەی لە وێنەکاندا دیارە پشکنینیان بۆ دەکرێت بە مەبەستی ئەوەی دڵنیا بنەوە لە تەندروستی هاوڵاتیان یاخود هیچ هاوڵاتیەک هەڵگری ئەم ڤایرۆسەیە توشبووی ئەم ڤایرۆسەیە. دیارە لە دوا بەدوای بڵاوبوونەوەی نەخۆشیە لە چەند وڵاتێکی جیهان ڕێوشوێنەکان لە هەرێمی کوردستانیش تونتر کراوەتەوە بۆەوەی هاوڵاتیان پارێزراو بن لەم ڤایرۆسە. دیارە لە بەشێک لە شار و شارۆچکەکان بەشێک لە کافتریا و شوێنە گشتیەکان داخران بۆی هاوڵاتیان و گەنجان بە دوور بن لەم ڤایرۆسەوە. لە بەشێک لە قەزا و نەحیەکانیش چەندین لیژنەوە چەندین گروپ پێکێنرا بۆەوەی لە ناو نەحیەکەوە لە شوێنە گشتیەکان پشکنین بۆ هاوڵاتیان بکەن و ڕێنمایی بە هاوڵاتیان بدەن و لە سنووری قەزای کۆیش چەند گروپێک پێکێنراون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسا و لە تەقتەق لە ئێستادا لە ڕێگای دوو گروپەوە نەخۆشخانەی گشتی تەقتەق لە ناو تەقتەق و گروپێکیشیان کە دەبینین لە پشتەوە من پشکنین بۆ هاوڵاتیان دەکەن بۆی دڵنیا بنەوە لە تەندروستی هاوڵاتیان. وەکەوەی لە سەرەتای ئاماژەم پێکرد ئەمانە ئەم هاوڵاتیانی کە لە پارێزگای هەولێرەوە دەگەڕێنەوە بۆ لە پارێزگای کەرکووکۆ دەگەڕێنەوە بۆ پارێزگای هەولێر لێرە پشکنینیان بۆ دەکرێت لە ڕێن نەخۆشخانەی گشتی تەقتەقەوە و دیارە چەند ڕێوشێنێکی تریش گیراوەتە بەر بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. دکتۆر من کاکە میرزا بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی تەقتەق لە میوانە ئەو زانیاری زیاتر بە ئێمە و بە بینەرانی بەڕێز دەبەخشێت. دکتۆر جان سڵاو لێ بێ دەگە بفەرمیتە ئێرە زانیاری زیاتر لە لای جەنابتانە. طبعا ئێمە لە سەرەتای ئەوەی کە وتیان لە شاری کەرکووک 4 حالەتی کۆڕۆنا تۆمار کراوە. ئێمە وەکو نەخۆشخانەی گشتی تەقتەق و باوکاری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆی و بەڕێوەبەری ناحیە و هەروە ئاسایش و بنکەی پۆلیس هەستاین بە پێکهێنانی لیژنەیەک و هەروە بۆ چۆنێتی ڕێبەربوون و ڕێگریکردن لەوەی کە ئەو نەخۆشیە یاخود بڵێن ئەو ڤایرۆسە نەگاتە شارەکەمان. ئێمە تیمێکی گەورەمان لەو بەڕێزانە پێکهێنا کە باسم کرد. پاشان ئێمە وەکو نەخۆشخانەی تەقتەق هەستاین بە دروستکردنی 2 تیم بۆ پشکنینی ئەو هاوڵاتیانەی کە یەکەمیان تیمێکیان ئەوەی کە لە دوا سنووری ناحیەکەمان لەگەڵ شاری کەرکووک لەوێدا پشکنین بۆ هەموو هاوڵاتیان دەکەن کە لە کەرکووکەوە دێن و سەردانی شاری تەقتەق دەکەن و هەروەها تیمێکشمان لە ناو نەخۆشخانەی گشتی تەقتەق لەوێژدا دیسان پشکنین بۆ هەموو بۆ سەرجەم هاوڵاتیان نەگەوەی کە تەنیا هاوڵاتیانی بۆ هەموو هاوڵاتیان دەکرێت کە داخلی نەخۆشخانە دەبن پشکنیان بۆ دەکرێت بۆ ئەوەی کە لە ڕێگای گرتنی دەرەجەی حرارە و پلەی گەرمیەوە و لێوەدا پشکنیان بۆ دەکرێت و بۆ دڵنیا بینەوە لە تەندروستی هاوڵاتیان. بۆ ئێمە 2 تیممان دروست کردو و هەروەکو نەخۆشخانەی گشتی تەقتەقش ئێمە 24 کاتژمێر پێشوازی لە سەرجەم نەخۆشەکان دەکەین و هەروەها
تیمی تایبەتشمان پێکهێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەر خوا نەخواستە نەخۆشێک لە شارەکەمان تۆمەرکرا بەڵام خۆشبەختانە نەک لە شارەکەمان تا ئێستا لە کوردستانش ئەو توش یاخود بڵێن ئەو نەخۆشیە تۆمار نەکراوە. ئەگەر زیاتر باسیەوە بۆ بکەین نەخۆشخانەیەکتان تایبەت کردووە باو کەسانەی کە گومان دەکرێت هەڵگری ئەم ڤایرۆسە بن زانیاری زیاترمان لەسەم. بەڵێ ئێمە طبعا لە ڕۆژی 24 مانگەوە ئێمە دوو نەخۆشخانەمان هەیە طبعا نەخۆشخانەیەکی گشتیمان هەیە کە نەخۆشخانەی بانڕقی پێ دەڵێن لەوێدا و نەخۆشخانەی ئێشتگریشمان هەیە طبعا نەخۆشخانەی کە بانڕەخە لە دەری شارە ئەو نەخۆشخانەیەمان تایبەت کرد بە هەموو نەخۆش کەسانی کە گومان دەکرێت یاخود توش بوو بن لەوێدا ئێمە دایان دەینێن و هەروەها لەژێر چاودێری توندی وردی پزیشکیدا دەبن بە هەروەها نەخۆشخانەی کە 24 کاتژمێرەکەشمان لەوێدا ئێمە پێشوازی لە سەرجەم نەخۆشەکانی تر دەکەین بۆی نەخۆشخانەی تایبەتمان داناوە و هەروەها بکات بۆ کۆی پێداویستیەکانەوە لەوێدا ئامادەیە. دکتۆر دوو حاڵەتی گومانایی هەبوو کە سەردانی نەخۆشخانەشیان کردبوو پێم خۆشە زانیاری زیاتر لەم بارەیەوە بۆ ئێمە و بینەرانی بەڕێز بخێن. طبعا وە خۆتان دەزانن ئێستا لە زەرجەم سنوورەکانەوە هەموو ئەو هاوڵاتیانی کە لە وڵاتی ئێرانەوە دێنەوە دەخرێنە ژێر چاودێری و ماوەی 4 ڕۆژ دیارەم هاوڵاتیانەش لە ڕێگای سنووری کوردستان و داخلی هاوڵاتی شاری تەقتەقن و دوو خوێندکارن لە کرمانشان دەخوێنن لە سنوورێکی تری خانەقینەوە داخلی کوردستان بوون هاتوونەتەوە ئێمەش کە پاژەوەی کە دەرکەوتم وڵاتانە داخل بتنەوە تەنیا بۆ دڵنیابوون لە تەندروستیان لەسەر جێ چاودێنەدەنا هیچ ئەوە نییە کە ئەو هاوڵاتیانە بڵین توش بوو بن یاخود تەنانەت گومانیشان لێ ناکرێت بەڵام بۆ دڵنیابوون لە تەندروستیان ئێمە لە ژێر چاودێریدا دەیانهێڵینەوە بۆ چکەوە گوتمان لە 700 زەمزونەکانەوە ئەم ڕێکارانە گیراوەتە بەر. سنووری ناحیەی تەقتەق سنوورێکی فراوانی هەم لە ڕووی کوشتتوکاڵی ئەم خەڵکەکەشی زۆربەی خەریکی ئاژەڵدارین ڕێنمایی پێویست بۆ هاوڵاتیان چێکە بتوێ بیگەینی. طبعا ئێمە هەل لە خۆشت تەوان یەکێک بووی لەوانەی کە ڕۆماڵی سەرجەم سمینارەکان و هەموو ئەو ڕێنمایانت کرد بێت کە ئێمە پێشتر ڕامانگەیاند بوو بەڵام بەڕاستی لە زۆربەی ژینەکان ئێمە ڕامانگەیان تکایە هاوڵاوەمان لە هاوڵاتیان کردووە دوسێ ڕێنمایی زۆر گرنگە یەکەم وی هاوڵاتیان تا بۆیان دەکرێت لە شوێنی قەرەباڵغ و کۆبوونەوە و هەروەها لە شوێنێکدان کۆ نەبنەوە کە زۆر خەڵکی لێ بێت بۆ ئەوەی ئەو پەتە بتوانین ڕێگری بکەین لەم ڤایرۆسە ئەوە یەک دووش هاوڵاتیان تا بۆیان دەکرێت گرنگی بە خاوێنی خۆیان بدەن دوورکەونەوە لە ئاژەڵە گۆشتخۆرەکانی کە ڕۆژانە هەڵسکۆتیان لەگەڵ دەکەن بۆ ئەوەی هەروەها تا بۆشیان دەکرێت سەردانی ئەو شاریان ئەو وڵاتانە نەکەن کە نەخۆشیەکەی دامەرکراوە تەمان ڕێنمایەکانمان ئەوەندەیە خۆشبەختانە تا ئێستا لە وڵات لە کوردستانی ئێمە و هەروەها لە شارەکە ئێمەشدا ئەو ڤایرۆسیان ئەو نەخۆشیە بۆنی نیە تەنیا ڕێنمایەکان جێبەجێکەن بۆ ئینشەڵا خۆی گەورەمان پارێزت و هەروەها بە دووربین لەو نەخۆشیە. ئەوەی کە گوێبیستی بوون قسەکانی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی تەقتەق بوو سەبارەت بە ئەو ڕێکارانی کە گرتویانەتە بەر بۆ بڵاونەبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا و وەکەوەی ئاماژەی پێکرد لە سنووری ناحیەی تەقتەق سێ نەخۆشخانە یەک لەوانە نەخۆشخانەی گشتی تەقتەقەوە دوانی تریش بنکەی تەندروستین کە نەخۆشخانەیەک تایبەت کراوە بۆ کەسانەی کە گومان دەکرێت هەڵگری ئەم ڤایرۆسە بن خۆشبەختانە تا ئاسانە لە هەرێمی کورسان نا لە سنووری قەزای کۆی و ناحیەی تەقتەق هیچ کەسێک توش بوو بەو ڤایرۆسە نیە بەڵام ئەو ڕێکارانی گیراونەتە بەر بۆیە هاوڵاتیان دڵنیایی زیاتریان هەبێت و وەکەوەی ئاماژەم پێکرد دیارە سنووری ناحیەی تەقتەق سنوورێکی فراوانی هەیە و بە تایبەتیش خەڵکی ئەم سنوورە زۆربەی خەریکی کوشتتوکاڵن و خەریکی ئاژەڵدارین و جگە لەمە دیارە خەڵکێکی زۆر لە ناحیەی تەقتەق بەهۆی نزیکی تەقتەق بە کەرکووکە ڕێگاکەی 35 بۆ 40 خولەک دەبێت و کەمتر لەم کاتەش خەڵکێکی زۆر فەرمانبەری حکومین لە پارێزگای کەرکووک ڕۆژانە بەم ڕێگایدا هاتوچۆ دەکەن دەستنا پارێزگای کەرکووک و دەگەڕێنەوە سنووری ناحیەی تەقتەق و سنووری کۆمەلگای خاڵخاڵان کە قەرەنا و قەڵاتە دەگرێتەوە بەڵێ ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوون کە ئێستادا گیراونەتە بەر بۆ پارێزگاریکردنی هاوڵاتیان لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئامانج کە زانیارەکانی داینێ لەسەر چۆنێتی خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا لە ناوچەکانی تەقتەق. بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینە بینەوە میوانی ماڵەکانتان شاد و سەرکەوتوو.